دەستان خۆش بسپاس. خۆشەویستان سڵاوتان لێبێت بانیتان باش بێت بە هیوای لەش ساغی و ئاسوودەیی بۆ هەموو لایەکتان ئەمڕۆ لە بەرنامەی ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی تایبەت بە یۆبێلی زێڕینی یادی 50 ساڵەی دامەزراندنی حزبێکی کۆڵنەدەر تێکۆشەر بەرەو ئاوەدانی و چاکسازی خەباتی ئاشتی یەکانگیری ئاشتی لە سەر تاسەری کوردستان ئەویش حزبی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەمڕۆ بەرنامەی ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی تایبەت دەبێت بە هەڵوێستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە مێژووە پڕ سەروەریەکەی مێژووە پڕ داهێنانەکەی مێژووە پڕ ئاوەدانیەکەی. ئەمڕۆ من و هاوکارم لانە و تەواوی هاوکارانمان لە پشتی کامێرا و گروپی مۆسیقا و هونەرمەندێکی خۆشەویست و لەگەڵ چەندین میوان بەرنامەکەتان پێشەشەکەین. لانە بانیت باش. بانی تۆ باشتر بە یاری تۆ باشی هیوادارم باش بیت. ئەزیزانی ئێمە لە شوێنەکەن سڵاتان لێ ببانیتان باش بێت وەکو ئاری باسی لێوە کرد. ئەمڕۆ پرۆگرامەکە تایبەتە ئەمڕۆ 50 ساڵ تێپەڕێ بەسەر دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە لێرە و پیرۆزبایی یادی 50هەمین ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەسوکاری شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە زیندانیانی سیاسی لە سەرجەم ئەو کەس و لایەنانەی کە بۆ ڕۆژێکیش بێتوانی بێتیان خزمەتیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان کردو. ئێمە لێرەوە پیرۆزباییان لێ یەکەین ومێ دەکەین ئەم ساڵ ببێتە ساڵێک بۆ هێنانەدی یاخود هەوێنێک بێت بۆ هێنانەدی سەرجەم ئەو ئاواتە بەدینە هاتوانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێوێت خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکات. بگومان ئاری لاپەڕەکانی مێژوو هەڵبینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حزبەیە کە توانیوێتی بێ جیاوازی خزمەتی سەرجەمچین و توێژەکان بکات. بۆ نمونە حزبێک بووە کە پێشەنگ بۆ لەوەی کە توانیوێتی ژنان بێنێتە نێو کای حزبی و سیاسیەوە توانیوێتی وا بکات کە ژنان بڕیاردەری سەرەکی بن زۆر کات لە زۆرێک لەو بڕیارانەی کە گرنگ بووە بڕیاری تێدا بدرێت. بۆیە هەر لە سەردەمانی شاخەوە کە خزمەت کراوە کە خەبات کراوە هەتاوەکو واتە لە شاخە سەربەرزەکانەوە هەتاوەکو دواتر ڕاپەڕینی جەماوەری کوردستان و تەنانەت ئەو ئازادی کە ئێستاشێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی باڵای هەبوو لە سەرجەم بابەتانەیە. خەبات لە شاخ و خزمەت لە شار ئەمە یەکێکە لەو دروشمانی کە بەڕاستی ئەم دروشمە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان توانێت خاوەنی ئەم دروشمە بێت و پیرۆزبایەکانمان بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە چونکە یەکێتی لە یەکی حوزەیرانی ساڵی 1975 کە دامەزراوە بێ جیاوازی خزمەتی کردووە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانی تر لە ئاوەدانی لە ئاشتی و دەستێکی باڵای هەبووە. دیارە بگومان ئەمڕۆ چەندین میوانمان لایە قسەباسی زۆرمانەیە لەسەر هەم مێژۆ پڕ سەروەریەکەی و کاک پەروەرجا فیشمان لەگەڵای هونەرمەند کاک پەروەرجا زۆر بەخێر بێت. دواتر ئەمە قسەباس و گفتوگۆی زۆرمانە لەگەڵ جەنابتانە کاکە ڕێباز کاکە ڕاستی کاکە میرانیش زۆر بەخێر بێت و لەگەڵەوەشا چەندین میوانمان هەیە کە ئێمە ئەمڕۆ گفتوگویان لەگەڵ باسی ئەو شانازیە گەورەی 50 ساڵی یادی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین. زۆر بەڕێز کاک فەرید ئەسەسەرد ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە لامان میوانە. کاک فەریدگیان فەرموو بەخێر بیت. کاک فەریدگیان بەخێر بێت. چۆنی بە قوربان؟ بانی باش کاک فەرید زۆر بەخێر بێت سەرچاوان. مەرحەبا لێبێت چۆنی؟ بەیانی باش زۆر بەخێر بێت فەرموو کاک فەرید. بەخێر بێ خۆ سەرچاوان بەخێر هاتیت. کاک فەرید دووبارە بەخێر بێ. زۆر بەخێر بێ کاک فەرید. تەندروستیت باشە شکر زۆر دڵخۆشین ئەمڕۆ باش ئینشەڵڵا یادی یۆبڵی 50 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە جەنابەت پیرۆز بێت. زۆر سپاس و جەنابەت دیکێکی لە تێکۆشەرە دەرینەکانی ئەم حزبە. من ئەمە یەکسەر لەوەوە دەست پێ بکەم یەکێتی بۆچی گرنگ بوو؟ یەکێتی بۆ گرنگ بوو لە یەکی حوزەیرانی ساڵی 1975 کە دروست بوو زەرورەتی دروستبوونی یەکێتی چی بوو؟ زۆربەی زۆری حەزبەکان کە دا ئەمەزریان ئامانجێکی دیاریکراویان هەیە ئەویش ئەوەی کە تێکەڵچێشی پرۆسەی سیاسی بن بچن بۆ هەڵبژاردن بچنە ناو پەرلەمان حکوومەت بگرنە دەست دەنگ بێنن. ئەوەی یەکێتی جیاوازە ئەوەی یەکێتی پاش کەستێکی گەورەی شۆڕشێکی 14 ساڵ دامەزرا یان لە کاتێکی نائاسایی بوو یان لە کاتێکە کە ڕەنگە دروستکردنی حەزب کارێکی سەخت و
کارێکی قرس بێت و ئامانزیشی بریتی بوو لە دوو مەسەلەی سەرەکی یەکێکیان ئەوەیە کە ئەو بۆشاییە سیاسی کە ئەو کاتە لە کوردستانە هەبوو پڕ بکاتەوە و ڕۆڵێکی کاریگەر بجێڕێت و لە هەمان کاتیشە ڕۆڵ بۆ گەلی کورد بجێڕێت. ئەڵەن کاک فرید ئەو وەختە بۆشایەکی سیاسی کە خۆت باسیەکەی لە بینی هەندێک لە حیزبە سیاسەکانە هەبوو بۆیە بەڕابەتی سەرۆک مام جەلال بیر لە دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستان کرایەوە ئەمە یانی ئەو کاتە لە مێژووە چۆن باسیەوە حیزبەکان نەمابوون یانی حزب بوون پارتی دیموکراتی کوردستان هەڵۆشە بوو نەمابوو حزبێک هەبوو پاسۆچیان پێ ئەوت ئەوش حزبێکی ینی تا ئەو کاتێک کە هەڵۆشایەوە یەکی گرتووە لەگەڵ حزبێکی تر نەبووە ڕقامێکی گەورە یعنی و لە مێژوو سیاسیشە ڕۆڵێکی بەتابەتی لە مێژوو چەکدارە ڕۆڵێکی گەورەی نەبینی یان کەسەکانی دڵسۆز بوون نەتەوە خواز بوون بەڵام ئەو حەزبە لەبەر ئەوەی تێڕوانینی نەتەوایەتی زۆر تەنگبین بوو لەبەرەوە نەیتوانی بەردەوام بێت حەزبی شوعی هەبوو ئەو کاتە حەزبی بەعس هەبوو لە ناو کووردا حەزب نەمابوو لەبەرەوە یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کاتە بەو شێوەیە دامەزرا کە بتوانێت ئەو بۆشایە سیاسی کە لە ئارادایە پڕ بکاتەوە و لە هەمان کاتیشە بتوانێت دوو مەسەلەی سیاسی بەدیبێنێت یەکێکیان لە ڕووی سیاسیەوە کورد سفر بوو ئەو کاتە یان وەکەوە کەسێک ملیۆنێر بێت بچێت یاری بکات یاخود لە پرۆژەیەکە هەموو شتێک بدۆڕێنێت لە ماوەی 24 ساعاتە کورد وای لێ هاتبوو لەبەرەوە ئەو کاتە کەس ئاور لەو ملیۆنێرە ناداتەوە ینی هەرسابیشی بۆ ناکات دووەمیشیان نەریتێکە بوو لە مێژووی سیاسی کوردستانی ئەویش ئەوەیە ئەگەر شۆڕش ئەگەر حزبێک دەست بە شۆڕش نەکات و شۆڕش لە کوردستانە هەڵ نەجیرسێت کورد ناتوانێت هیچ ئامانجەکانی خۆی بەدی بێنێت یانە ڕەنگە ئێستاوان نیە ئێستا لە زۆر شوێنە ئەتوانی بە خۆپیشاندان بە مانگرتن بە خەباتی مەدەنی ئامانجانە بەدی بێنێت بەڵام ئەو کاتە سەردەمی ئەو شتانە نەبوو لەبەر هەرە وایە هێزت هەبێ و چەکدارت هەبێت و پێشمەرگت هەبێت خەباتی شاخ بکەیت ئەنجە بەغدا ئاورت لێ ئەداتەوە و حسابت بۆ ئەکات و بەهۆی ئەمەشەوە یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەرەتا بایەخی بە مەسەلەی زیندووکردنەوەی شۆڕشدا چونکە زیندووکردنەوەی شۆڕش واتە بەهێزکردنی ڕۆڵی کورد لە پرۆسەی سیاسی عێراقدا و ئەمەش بە دڵنیایەوە بینیمان بوو مەسەلەیەشتری شێ زۆر گرنگ بوو ئەو کاتە ئەوش ئەوە بوو کە لە ناو یەکێتی ئەو تێڕوانی نەهەبوو کە خەڵک ئامادەی خەباتە یان پاش شکست عادەتەن خەڵک بێ ئومێ دەبێت و بێتاقەتە بێت و وازەهێنێت و ئومێدی بە ئایندە نامێنێت بەڵام لە ناوێچێتی ڕاستە ئەو تێڕوانی نەهەبوو باو بوو بەڵام هەموو کەسی نەگرتبووە ینی تێڕوانی یەکێتی ئەوە بوو کە هێشتا لە ناو گەلی کووردا خەڵکانێک هەن ئامادەیان تیا هەیە بۆ خەباتی چەکدار خەباتی سیاسی خەباتی ڕێکخراوەیی و قسەکەش ڕاست دەچوو باشە چی وای لە یەکێتی نیشتمانی کوردستان کرد کە ئەو تێڕوانینە ئەرێنی هەبێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان کاخفەری خۆی لە ڕاستیدا ئەو شتانە لە خودی کەسەکەەوە هەیە یان یەکێک ئەگەر خۆی ئومێدی هەبێت ئەتوانێت ئەو ئومێدە لە لای خەڵکیش دروست بکات ئەوە یەکێتی شوا بوو یەکێتی ئومێدی ئەوەی هەبوو کە بتوانێت ببێت بە حزبێکی گەورە و کاریگەر و ئەمەشی هێنایەتی ئومێدی ئەوەی هەبوو کە ئەتوانێت پاش 14 ساڵ لە پاش 14 ساڵی هەوڵی شۆڕشێک بۆ بەدیهێنانی ئامانجەکان ئەو بتوانێت سەر لە نوێ دەست پێ بکاتەوە لە سفرەوە دەست پێ بکاتەوە یان لە یەک پێشمەرگەوە دەست پێ بکاتەوە ئەنجە بێتە 2 3 و 4 و 5 و بەرنمەیەکی ڕوونیشی هەبوو بەرنمەیەکی ئایدۆلۆژی سیاسی فکری و لە ڕووی عسکەریشەوە ئەیزانی ئەبێت لە سفرەوە دەست پێ بکات لەبەرەوە کە بەس لە شەڕی پارتیزانی ئەەکەیت شەڕی پارتیزانی ئەو لایەنە ئەیکات کە ناتوانێت بە یەک شەڕ مەسەلەکە یەکلایی بکاتەوە هەرە بێت ڕوو بە ڕووی دوژمن بێت بۆ ماوەی چەند ساڵێک ئەنجا ئەتوانێت هێزێکی عسکەری گەورە دروست بکات باشە کاک فەرید زۆر کات یەکێتی نیشتمانی کوردستان چەندین نازناوی زۆر
زێڕین ئەدرێتە پاڵێڵێن یەکێتی حیزبی شەیدانە یەکێتی هێزی شکۆمەندیە هێزی کۆڵمەدانە چی وای کردووە کە ئەم نازناوە جوانانە بدرێتە پاڵێکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی حزبی شەهیدان ئێمە ناومەرەخۆنەنە حزبی شەهیدان ئەمە ئەوەندە شەهیدمان داوە ئەو ناوە خۆی بوو بە ناوی یەکێتی یعنی ڕەنگە لەم هەلوو مەرزەی ئێستادا ژمارەی شەهیدەکانمان بەقەت ئەندامانی حزبێک بن لە دەرەوەی یەکێتی یان دوو حزب بێک لێک بەوە ژمارەیان ناگاتە نیو شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و جیاوازیەکی تری شەیە لە وردەکاریەکانە ئەویش ئەوەیە بەشێکی زۆری شەهیدەکان لە ئەندامانی سەرکردایەتین لە کادرە پێشکەوتۆکان بەعکسی زۆر لایەنی تر کە ڕەنگە سەرکردایەتەکەی هەر شەهیدی تیانە بێت یاخود ڕەنگە ژمارەیان زۆر کەم بێت بەڵام یەکێتی نەریتێکی تازەی دەست پێ کرد ئەویش ئەوەیە کە سەرکردای بێت لە پێشەوە بێت ئەگەر مەفرەزەیەک هەبێت تەنها فەرمانیان پێ نادات بچن شەڕ بکەن یاخود پلانێکدا بێت و خۆی لە پشتەوە بێت و ئەوە بکات سەرکردە لە پێشەوە چەندین سەرکردەی شەهید و بەڵگەشمان هەیە یان پێویست ناکەت ناوی کەس بێنین و بەشێکیان هەم لە پێشمەرگایەتی و هەندێکیشیان هەر لە خەباتی نهێنی ناوشارە شەهید بوون. باشە کاک فەرید بەدەر لە قەوارە حیزبیەکەی هەمیشاڵێن یادی یەکێتی تەنها یادێک نییە بۆ ئەندامان و لایەنگرانی یەکێتی خۆی چونکە یادێکی نەتەوەیش وەکو یادێکی نەتەوەی تەماشاکرێت ئەم نەتەوەی بوونە هەر لە دروشمەکانی یەکێتیەوە سەرچاوی گرتووە دروستبوونیەوە هەتا ئێستا من پێم وایە دامەزراندنی یەکێتی ڕووداوێکی مێژوویە یعنی ئەگەر زۆر بە مبالغە دانانێن من پێم وایە ئەگەر یەکێتی دانەمەزرایەوە و دەستی بە شۆڕش نەکردایەتەوە ڕەنگە تا ئێستا شۆڕش لە هەرێمی کوردستانە هەڵنەگیرسایە هێزێک نەبوو گروپێک نەبوو بتوانێت ئەو پێش هەموو شتێک متمانە بە خەڵک ببەخشێتەوە یعنی ئێمە من یەکێکمە لە پێشمەرگە سەرەتاییەکان ڕەنگە وەرەی ئێمە بەرزتر بووێت لە وەرەی خەڵکی تر بەڵام لە هەموو حاڵەتێکدا پەیدابوونی پێشمەرگە وەرەی لە لای خەڵک دروست کردەوە و کارێکی وای کرد کە خەڵک پەیوەندی بە پێشمەرگایەتیەوە بکات و پاشان ژمارەکە ساڵ بە ساڵ زیادی ئەکرد بۆ نمونە لە ساڵی 1986 ژێمە ژمارەی پێشمەرگەمان گەیشتە 8,000 پێشمەرگە ئەو کاتە هەر سەرژمێرمان کرد سەرژمێری فەریدوانە نازنیە بەڵام چونکە شەڕەکە شەڕی پارتیزانی بوو و شەڕی دەشتایی بوو شەڕی بەرەیی نەبوو بە دڵنیایەوە ئەمە زۆرتر گەنجەکان ئەتوانە ئەو شەڕانە بکەن بەڵام پیرەکانی شەبوون ئەو کاتە سەرچیان ئەو ئینتیما بەهێزەی کە بتانی لە نێو گەنجدا ئینتیمایەکی نەتەوەی دروست بکەی ئەمە کارێکی بەڕاستی سەختە ئەمە وایە گرەوی یەکێتی لەسەر گەنجەکان بوو هەر لە سەرەتاوە لەسەر گەنجەکان بوو و ئەگەر سەیری دەستەی دامەزرێنەریش بکەیت یان بەو جۆرە گەنجەتیان تێنەپەڕاند بوو یان هاتە بە مامجالالی شەوت چکە گەر تو حسابی 35 یا 40 ساڵ بکەیت ئەمە لەم سەردەمەیە ئەمە بە پیر حساب ناکرێت و ئەمانە ئەگەر ناتوانن قیادەی شەڕێکی دیاریکراویش بکەن ئەتوانن بنووسین بە کاری دیبلۆماسی بە کاری ئیداری ئەو کارانە بکەن و بەبێ ئەوەی ئێمە ئەو کاتە نانبیر لە ئەنجامەکانیش بکرێتەوە یعنی کەس حسابی ئەوەی نەکرد و قازانج بکات لە شۆڕش ئەو هاتووە و ئامانجێکی لە بەرچاوە ئەوش ئەوەیە کە ئەم سەرکەوتنە ئەم شۆڕشە بە سەرکەوتن بگەێنێت ئیتر ئەمە بە شەهیدبوونی ئەو کۆتایی بێت یاخود بە بەردەوامی ئەو لە ژیانە دەست بمێنێتەوە یان هیچ کێشەیەکی ئەو تۆی نەبوو گرنگ ئەوەیە ئەو بەشدار بوو لە پرۆسەیەکی مێژووی بە پێویستی زانیوە کە ئەمە ئەرچی ئەوە ئەبێت بەشداری تیا بکات تەمان ئەمە ئەبێت حسابی ئەوەش بکەین کە مەسەلەکە هەر پێشمەرگایەتی نەبوو چونکە ڕەخستنەکانی ناوشاری شەر پێشمەرگەوە و ڕەنگە ئەوان لە هەلومەرجێکی سەختتر و دژوارتری شارژیا بدە و لەلانەوە دژمنەکاریان کردووە لانی کەم پێشمەرگە تووشی شەڕێک ئەبوو و ئەیتوانی بەرگری لە خۆی بکات بەڵام لە ناوشارە کۆنتترۆل بەدەست ڕژێمەوە بوو و دەستگاکانی ڕژەم هەم دڕندە بوون هەم شارەزا بوون هەم تواناشیان هەبوویان دەستگای فشۆڵ نەبوون یعنی هەمویان بەهێز بوو عسکاریەکەی ئەمنیەکەی استخباریەکەی هەمووی بەهێز بوو ئەوەی
بۆ ئێمەش مای بەختەوەری بوو ئەوە بوو کە ڕەنگە شۆڕش درێژەی بچێشایە ئەگەر شەڕی عێراق ئێران نەبووایە و ڕەنگە ئەگەر لە کۆتایی شۆڕشایان لە قۆناغی کۆتاییە پێش ڕاپەڕین ئەگەر یەکێتی پرۆژەی ڕاپەڕینی نەهێنایەتە پێش و ڕاپەڕین نەکرایە ڕەنگە دیسان نەمانتوانێت لێرە دابنیشین ئەو دیدارە ساز بکەین چکە زۆربەی زۆری لایەنەکان پێیان وا بوو ئەمە کارێکی زۆر قورسە ئەمە ڕژێمێکە 8 ساڵ شەڕی ئێرانی کردووە و دەرباز بووە تووشی کێشەیەک بووە لەمەشە هەر دەربازە بێت کە ئەوان پێیان وا بوو لەوەی کوێتیش هەر دەربازی ئەبێت و پێیان وا بوو شەڕ نابێتەوە یان من بەستم ئەوە لە عێراق نادرێت من ئەمێت ئەوەش باس بکەم کە ئەمانەی کە ئەیانوت ناتوانین و قورسە و ڕژێم قەسابخانەیەک چەندین قەسابخانە وەکو ئەوی هەڵەبجە دروست دەکات ئەمانەش هەر لە دڵسۆزی خۆیانەوە ئەو قسانیانە کرد ئەوە نەبوو ئەمانە باوەڕیان بە خەبات نەبوو بێت ئەمانەش لە پەرۆشیان بۆ خەڵک کە تووشی کارەساتی تر نەبن وەکو ئەوەی هەڵەبجە ئەیانوت ئێمە بە ئەم مغامرەیە نەکەین بەڵام هەندێجار مغامرەش پێویستە مغامرەش پێویستە چونکە چانسێکت ئەداتی بەڵام ئەگەر نەیکە چانسەکەش لە دەسەچێت ئەجا شان بەشانی شۆڕش ئێزگەی دەنگی گەلی کوردستان و هونەر ڕۆڵی خۆی هەبووە لە سەرخستنی ئەم شۆڕشە تۆ کاتی کە لە شاغ بووی پێشمەرگە بووی ئەوانە چ کاریگەریەکان لەسەر تۆ هەبوو کاکپەرۆریشمانێ ناوە گەر پێ خۆش بێ جۆمان لە سرودیەکە بێ پێکەوە پێ خۆشی جۆمان لێبێ اونجا دەقسە لەسەرەوە بکەین یاڵە ئەگەر کاکپەرۆریان دووبارە بەخێر بێن جۆمان لە سرودیە بێ و کاک فەریدە گێڕینەوە بۆ سەردەمی شاخ و گوێبوون لەو سرودانەی کە بەڕاستی مچورکیان بە باڵای هەر گەنجێک ئەهێنا و کاتە لە پێناو جۆشدان بەرە و خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان ئەگەر ئامادەن فەرمە سەرچۆن شهيدان اي شهيدان اي شهيدان اي شهيدان نامرنا ونشاتان نامرنا ونشاتان اي وابونا رابرما اي وابونا رابرما بونا بيشتو سنگرما بونا بيشتو سنگرما تاجی بارزی تان لسارنا تاجی بارزی تان لسارنا دشمنی گال تان و دارنا دشمنی گال تان و دارنا تا شهید خوێنین ڕێژێ تا شهید خوێنین ڕێژێ تاکو گاڵتاڵینە چێژێ تاکو گاڵتاڵینە چێژێ داری ئازادیشین نابێ داری ئازادیشین نابێ باقیشین مان
أي شهيدان أي شهيدان أي شهيدان أي شهيدان نامرنا ونشاتان نامرنا ونشاتان دەستان خۆش بەماندوو نەبن کاک فەرید نێوانە لەگەڵ هونەرات چۆنە؟ ینی چ جۆرە هونەرێک؟ گوێ لە گۆرانیەگری حەزت بە هونەر هەیە؟ وەڵام من زۆرتر طبعا هەموو کەس هەر حەزی باشە لە سەردەمانی شاخە ڕۆڵی هونەر چی بۆ وەکو پێشتر هاوکارم ئاری باسی لێوەکردنی ئێزگەگەلی کوردستانمان هەبووە ڕۆڵی ئەم بابەتانە چی بۆ لە هەڵگیرستانی شۆڕشە؟ لەوێ تیپێکمان هەبوو تیپی مۆسیقای شەهید کارزان ئەمە کاری زۆر چاچی کرد یعنی هەر وابزانم هەر بەم ئامرازە ئەو ئامێرانێک کە ئێستا لێرەیە چەندین سیدیان دەرکرد و چەندین شعریان ئاوازیان بۆ چەندین شعر دانا تیپی شانۆگەریشمان هەبوو چەندین شانۆ یەکێتی هونەری بە زەرورێت زانیوە بەدڵنیایەوە بەدڵنیایەوە پەیامەکەی بە تایبەتی بە ڕزمام جەلال زۆر بایەخی بە هونەر ئەدا لەوێ هەستمان کرد جارێکیان شانۆگەریەک پیشاندرا یەکەم جار دوو دڵ بوون لەوەی کە نمایش بکرێت چکەمانوت یان لەو پێشمەرگایەتیە و لەو شوێنە چێ تااقەتی هەیە سەیری شانۆگەریەکی وا بکات بەڵام بە پێچەوانەوە دەرچوو خەڵکەکە زۆر متجاوب بوون لەگەڵ زۆریش پێیان خۆش بوو لەگەڵ هونەری گۆرانی و سرود و ئەوانە ئەو تیپەی شەهید کارزان ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو و ینی ناوبانجێکی زۆر گەورەشیان بۆ یەکێتی و بۆ شۆڕشەکەشی دروست کرد و بەشێک لە پێشمەرگەکانیش گۆرانی بێژ بوون و شەهیدیان شەهیدیش بوون هەندێکیان و بەشێکیشیان لە بادینان لە کاتی حملەی هەکاری هەندێکیان ناوبیر نەماوە هەر لە ڕێگا شەهید بوون زۆر باش زۆر باشە کاک فەرید باباسێکی ڕۆڵی سەرۆک مام جەلال بکەین سەرکردەیەکی ئاوا کاریزمی و زەرورەتێک بۆ ئەو قۆناغی مێژووی دروستبوونی یەکێتی هەم ڕۆڵی سەرۆک مام جەلال لە ئێوە هەتا زێت و تا ئەمڕۆژ چۆن باسی لێواکی جەنابجان مام جەلال وەکو سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بیرۆکەکان ئەو داینابوو ئەوەی کە لە سەرەتای شۆڕش بەتابەتی کە لە سووریا بوو ناوی حەزبەکە و تێڕوانینەکەی و سیاسەتی ئەوانە هەمووی خۆی ڕۆڵی سەرەکی تیا هەبوو ئەوەی تریان لە قۆناغ یەکەمە زۆرتر مەسەلەکە مەسەلەی خەباتی دیبلۆماسی بوو هەوڵە دەرات یەکێتی بە خەڵک بناسێنن مەسەلەی کورد وێچێتی بە خەڵک بناسێنرێت بە دەوڵەتان لە شاخەوە ئەو نیەتی دیبلۆماسیار هەبووە ئەو لە شاخ کەس نەبوو دیبلۆماسی لەگەڵا بکەین لەگەڵ ڕژێمە بە شەڕ دەیت و لایەنەکانی تریش بەرەی سیاسی لەگەڵیانە هەبوو و هەندێک جار شەڕیش هەبوو هەندێک ناکۆچیش هەبوو بەڵام لە کۆتاییدا ئەو ناکۆچیانە چارەسەر کران و بەرەی کوردستانی دامەزرا و بەرەی کوردستانی ڕێخۆشکەر بوو بۆ ئەوەی کە بتوانین ڕاپەڕین بکەین و هەموو لایەنەکان بەشداری تیا بکەن زۆر باشە کاک فەرید با کەمێ قسە لەسەر ڕۆڵی ژنانیش بکەین کە لە سەردەمانی شاخە شان بەشانی پیاوان لە شاخ شۆڕشیان کردووە ڕۆڵی ژنان چی بۆ یاخود بە شێوازێکتر پرسیارەکەم بکەم یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند دەست پێشخەر بۆ بۆی کە ژنان بێنێتە نێو کای حیزبی و سیاسیەوە مەسەلەی شۆڕش یان جیاوازە ناتوانانی وەکەوەی ئێستا بەراوردی بکەیت لەبەرەوە ینی شۆڕشکردن و بەشداریکردن لە شۆڕشە لە کاتێکە کە بەتابەتی لە قۆناغی یەکەمی شۆڕشە و هەروەها لە قۆناغی کۆتایی شۆڕشە کە پارتیزانی بوو زۆر زەحمەت بژن بەشداری تیا بکات چونکە نەمەقەڕت هەیە باشە نە شوێنێک هەیە بتوان لێی دابنیشن هەرە بێت بگەڕێن و جەولە بکەن و تووشی شەڕیش بن لەبەرەوە لەم دوو قۆناغەیە زۆر قرس بوو بەڵام ئەمە پێم وایە دواتر هەر لە ژنی سەرکردەکانەوە دەستی پێکرد ژنی سەرکردەکان بە تایبەتی هێرۆخان
خێزانی کاک عومەر شێخ موس و کەسانێکی تریش هاتن توانیان گرروپێک بکەن و حرەکەیەکی نسووی لەوێ دروست بکەن و دواتر ڕۆڵێکی تریش ینی هەنگاوێش تریش نرا ئەوش ئەوە بوو کە ئێمە ژن زۆر بەشدار بوو لە خەباتی نهێنی ناو شارەکانە و ئەوانە بەشێکی زۆریان لە کۆتاییدا هاتنە دەرەوە بەڵام وەکو پێشمەرگاتی نیانتوانی بەشداری تیا بکەن بەڵام وەکو لای ئەعلام کاریان کرد بەڵام هاوکاری برا پێشمەرگەکانمان بوو لە دروستکردنی لە نەخۆشخانەکان کاریان کرد خزمەت هەر خزمەت ینی کێشەیەک نیە لەم بارەیەوە ڕۆڵیان هەبوو بەڵام ڕەنگە گرنگترین ڕۆڵ لەم مەسەلەیەدا بگەڕێتەوە بۆ ئەو قۆناغەیە کە زۆربەی زۆری دام و دەستگاکانی یەکێتی لە سەقز بوون لەوێ جۆرێک سەقامگیری هەبوو چونکە شەڕیش نەما بوو چونکە پێشمەرگەی پارتیزان چوو بۆ خوارەوە ئەوانی تریش ئێزگە لەوێ بوو ئەعلامی خۆما لێ وزەری دەکان لەوێ دەرەچوون ژنانیش ئەو کاتە یەکێتی ژنانی کوردستانیان لەوێ دامەزران بە سەرۆکایەتی هێرۆخان ئەمەش خۆی لە خۆیدا شتێکی گرنگە ینی کە ئەمەش هەر بەشداریە لە جۆرێک لە بەشداری ژن لە خەباتی پێشمەرگایەتیە گۆڤارێکیشیان دەرکرد ئەو کاتە و دواتر ئەم کە گەڕاینەوە بۆ شار پاش ڕاپەڕین یەکێتی ژنانی کوردستان بەردەوام بوو کۆنگڕی خۆی بەست و فراوان بوو و گۆڤارەکانیشی پەرە پێدا یان بنچینەی پێشکەوتنی ئێمە زۆرتر ئەگەڕێتەوە بۆ سەردەمی پێشمەرگایەتی و خەباتی چەکدار و زۆربەی زۆری کادرەکانیشمان لەوێ پێگەیشتن ئێتر کادری سیاسی بێت دیبلوماسی بێت نووسەر بێت بۆ نمونەم پێم وایە ئەگەر من لە شار بمایە نابووم بە نووسەر بەڵام شەڕی پێشمەرگایەتی خەباتی چەکدار مرۆڤێکی بەتواناتر دروست دەکات مرۆڤ کە ئەتوانێت ڕوو بەڕووی هەموو ئاڵنگارەکان و تەحەدیات خەباتی شاخ چی بە کاک فەرید بەخشیوە چ گۆڕانکاریەکی لە ئومێدی سەرکەوتن سووربوون لەسەر بیر و باوەڕ ئەمانە هەمووی چکە ئینسان ئەگەر سوور نەبێت لەسەر بیر و باوەڕی خۆی ئەتوانێت واز بەردەوام بێت ئەبێت بیر و باوەڕێکی یعنی ئەگەر تعبیرە کۆنەکە بەکاربێن پۆڵایەنی هەبێت چونکە لە هەموو حاڵەتێکە پێم وایە لە هیچ شوێنێکە لە زۆر شوێنە شەڕی پارتیزانی بووە بەڵام لە هیچ شوێنێکە شەڕی پارتیزانی سەخت واکەوەی کوردستان نەبووە هەر بۆ نمونە لە سەرەتای شۆڕشە ئێمە یان پێشمەرگەی خۆمان شەڕیان لەگەڵ بەهێزترین ڕژێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە و دەوڵەمەندترین ڕژێمیش بوو کە ئەو کاتە نرخی نەوت زۆر بەرز بووە و ڕژێم شۆڕشی کوردستانیشی دامرکاند بوو و ئۆپۆزیسیۆنی لە ناو بردبوو بەس کورد مابوو کوردیشی تەسفیە کردبوو لەبەرەوە کۆنتترۆلی هەموو شتێکی کردبوو قۆناغی دووەمی شەڕی پارتیزانی بوو ینی لە قۆناغی کۆتاییە قۆناغ کە گەڕانەوە بۆ ناوچە چۆڵ کراوەکان کە هیچ خەڵکی تیانە بەڵام لەگەڵەوەش سووربوونێکە بوو کە پێشمەرگە لەو شوێنانە بێت بۆ ئەوی لە دەوروبەری شارەکانە بمێنێتەوە کاک فەرید نامانێت زۆر ماندوو کەن دەست خۆش بە دڵخۆشین کە تەندروستیت باشە دوایین پرسیارێک زەرورێتی یەکێتی بۆم قۆناغە چۆنە ئەم قۆناغە چۆنە لە سەنگێنی خۆی یانم پێم وایە ڕەنگە تۆزەغەدە لە یەکێتی بکەن کە باس لەوە بکەیت لەم وشەی لەم قۆناغە بەکاتبێنیت هەموو قۆناغەکانوانی کا و بیر و باچوونیان وەڵامی بۆ نمونە لە قۆناغ یەکەمە زۆر گرنگ بوو چونکە یەکێتی خەباتی چەکداری دەست پێ ئەوە زۆر گرنگ بوو و دواتر لایەنەکانی تر بەشداریان تیا کرد یاخود بە شێوەی جیاواز هاتنە ناو مەسەلەکە ئێستا قۆناغی خەباتی چەکدارەوە شتانە نەماوە قۆناغی بنیاتنانەوەی کوردستان قۆناغی پێشخستنی کۆمەڵگای کوردەواریە پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە بەرنامەی هەبوو بۆ مەسەلەیە و وەکو حەزبێکی مەدەنی ئەفکاری مەدەنی بڵاو کردوتەوە ئێستا ئێمە ئەتوانی بڵێن ناتوانم بڵێن ئێمە کۆمەڵێکی مەدەنین بەڵام نزیکین لەوەی کە بەرەو ئەوە بچین ببین بە کۆمەڵێکی مەدەنی بەڵام لە هەموو حاڵەتێکدا وڵاتەکەمان یەکپارچە نیە یعنی مەسەلەی کۆمەڵی مەدەنی ئەگەر بڵیت ئەو وڵاتە کۆمەڵی مەدەنی ئەبێت سەر تاسەری شارەکان و لادەکان وابێت کۆمەڵی مەدەنی زۆرتر لە ناو شارە و لە ناو شارەکانیش لە ناو شارە گەورەکانە زۆرتر شارە بچووکەن ئەوەتیانە لەبەرەوە ئەمە ئێستا یەکێکە لەو مەسەلانەی کە ئەبێت ئێمە خەباتی بۆ بکەین ئەمە یەک دووەمیشیان بە دڵنیاییەوە ئێمە ئەبێت بناغەیەک بۆ ئابووری
کوردستان دابنین هەر مەسەلا ئەوە نەبێت ینی موچە دابین بکرێت و ئەوانە کار بۆ خەڵک دابین بکرێت ئەمە ئەو خەمانەیە کە ئێستا یەکێتی لە ئەستۆی گرتووە و کاری شکات بۆ جێبەجێکردنیان زۆر باشە دووبارە یادی بیلی زێڕێنی یەکێتی نیشتمانی کوردستان لێ پیرۆزەکەین دەست خۆش دڵخۆش بووم بە سرودەش و خۆشیشانی جۆگرتن لە سرود بە شێوەیەکی ڕاستەوخۆ جیاوازە و تامیشی فەرقی هەیە و کاریگەریشی زۆرترە لەوەی کە لە تەلەڤیزیۆن یاخود لە سیدیەکە یاخود هینەکە سەیری بکرێت یا جۆرێ بکرێت. زۆر بەڕێز فەری دەستە سەردەمدانی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر بەخێر بێ ئەمڕۆ دڵخۆش بین لەگەڵمان دەست خۆش دەستە خۆش. مەشغەڵانی شۆڕشی نوێی ئەمجارە گڕی بڕوای ڕەنجدەران و هەژارە کوردستانم شاخ و دەشت و ڕێ و بانە کوردستانم پێشمەرگەیە داستانە بەرز و پیرۆز بێ یادی 50 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەرچەندە ڕێگامان سەخت بوو هەرچەند تەنیا و بێکەس بووی هیوامان لەدەست نەدا بۆ دنیای تاریک خۆر بووی ئێمە باڵمان نابەسترێ بۆ قەفەس دروست نەبووی خەونی مام لەبیر ناکەین تا سەرکەوتن ناسرەوی بەرز و پیرۆز بێ یادی 50 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاچی پێشمەرگە شۆڕش گێڕی قارەمە ئۆ کاچی پێشمەرگە شۆڕش گێڕی قارەمە ناوی پیرۆزی تۆیە بۆ تەوێتی سەرێ زومان ناوی پیرۆزی تۆیە بۆ تەوێتی سەرێ زومان بۆ تەوێتی سەرێ زومان هەمیشە و ڕێچەک و بڕوا و سەنگەر و کەژی هەمیشە و ڕێچەک و بڕوا و سەنگەر و کەژی ئۆ کاچی پێشمەرگە شۆڕش گێڕی قارەمە ئۆ کاچی پێشمەرگە شۆڕش گێڕی قارەمە ناوی پیرۆزی تۆیە بۆ تەوێتی سەرێ زوبان ناوی پیرۆزی تۆیە بۆ تەوێتی سەرێ زوبان بۆ تەوێتی سەرێ زوبان برسێتی و ڕەنگ کێشانت بۆ تەپیشەی چەند ساڵە برسێتی و ڕەنگ کێشانت بۆ تەپیشەی چەند ساڵە ئەبێڵکەی خەباتکەی دژی ئەم ژینە تاڵە ئەبێڵکەی خەباتکەی دژی ئەم ژینە تاڵە ئۆ کاچی پێشمەرگە شۆڕش گێڕی قارەمان ئۆ کاچی پێشمەرگە شۆڕش گێڕی قارەمان ناوی پیرۆزی تۆیە بۆ تەوێتی سەرێ زوبان ناوی پیرۆزی تۆیە بۆ تەوێتی سەرێ زوبان بۆ تەوێتی سەرێ زوبان
نیشانی سەرکەوتنە بۆ کاچی پێشمەرگە شۆڕش گێڕی قارەما بۆ کاچی پێشمەرگە شۆڕش گێڕی قارەما نای پیرۆزی تۆیە بۆ تەوێدی سەرێ زوان نای پیرۆزی تۆیە بۆ تەوێدی سەرێ زوان بۆ تەوێدی سەرێ زوان یاخوا بەخێر بێنەوە دەستان خۆش خۆش بێ کاکەپەروەر بۆ برادرانیش زۆر بەخێر بێ دووبارە سەر چاوان بەرهەمە تایبەتی هونەرمەندی نەمر محەممەد جەزا یەکێکە لە بەرهەمە تایبەتەکانی وە چەندین کەسە وەختە زیندانی کراوە لەسەری ئەشکەنجە دراوە هەر کاسێتێک بێبژیراهی محەممەد جەزای و سەردەمیان تیپی مۆسیقای شەید کارزان ڕۆبڕۆی سزا و ئەشکەنجەدانی بەعزەبیتەوە لەبەرەوە هوەری ئەو وەختە تا ئەمڕۆژ بە هوەری بەرگری ناو زەندەکرین جا بە پێشەی وچانێک وەربگرین کاک پەرۆر بەخێر بیت زۆر سپاس کاگەریکە یادی دامەزانی یەکێتیش لە جەنابەت پیرۆز بێت لە ئێوە لە گەشت کەسب و کاری شەهیدان و هەموو یەکێکەکان پیرۆز بێت ئەمڕۆ باش خۆدا ئامادە کردو بەرهەمی باشمانەیە وڵای لە پێنجەوە هەستاوم میتر زۆر بەخێر بێن ئەمڕۆ ئەزانم لە سوپەنجی کاکە ڕێباز و کاکە ڕاستی و کاک میرانیش ئەمڕۆ کۆمەڵە بەرهەمی تایبەت ئامادەیە هەندێکیان سرودەوە بزانم بەڵێ گۆرانیشە و گۆرانیشی تایە وانە چکە ئەمڕۆ دڵمان خۆشە یادی دامەزانی حیزبێکەکە هەمیشە خزمەتی کردو لە پێناوبەرەوەدان بە هونەریش بەدڵنیاییەوە دەستان خۆش بێ دووبارە دەستان خۆش بێت لە نەبا وچانێکی کورد وەرەگری منی تری تفۆنم پێ نازانم سیاقەتەکە لای منە لانە هیدفۆنی پێ ئەمڕۆ با هیدفۆنەکەی خۆمیاوە بە تۆ ژینا من پێم بوو تۆ پێ نەبوو یعنی تۆ بڵێ سیاقەتەکە خۆ ساقەکە سارەکەی هی من بۆ بەڵام یاوەتە دەزاری لە سۆڕێگە خۆشی سەرمچانێک وەرەگرین دوورمەکەونەوە میوانی تر و بابەت و گۆرانی تایبەتمان ماوە وچانێکی زۆر کوردەرەگرینەوە گەڕێنەوە لاچان بەڵێ ئەمڕۆ کە یادی دامەزرانی 50 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە ئەمڕۆ هەوڵێن زۆرێک لە قسە و گفتوگۆکانمان تایبەت بکەین بە ئەم یادەمەزنە باز لە مێژووی پرشنگداری یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین باز لە کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین لەوەی کە چۆن توانیوێتی دەستپێشخەر بێت بۆ ئەوەی کە ژنان بێنێتە نێو کە حیزبی و سیاسەکانەوە بۆ ئەوەی کە با چڕۆپڕی لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ بکەین با خۆشحاڵیەوە لە ستودیۆکانمان لە کەرکووک میوانداری بەڕێز خات و فریال عەبدوڵڵامان کردووە کە بەڕێزیان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانن خات و فریال سڵاو لەبێ ئەم کاتە و باش بێت یادی یوبیلی زێڕین یەکێتی نیشتیمانی کوردستانە لێ پیرۆز دەکەین سەرەتا چ پەیامێکت هەیە بەڕێزت ئێمە بێت دەنگەکەمان خات و فریال دەنگەگات دەنگمانەگاتە لای جەنابەت بەڵە خۆشویستان ئەمڕۆ خات و فریال ئەگەر گوێت لە دەنگم بوو وەڵام بێت تۆ سپاس دەکەم دیارە بێگومان ئەمڕۆ یادی یوبیلی زێڕینی یەکێتی نیشتیمانی کوردستانە 50 ساڵ لەمەوبەر لە یەکی حوزەیرانی ساڵی 1975 لەسەر دەستی کۆمەڵە گەنجانێت و بەڕایەتی سەرۆک مام جەلال یەکێتی نیشتیمانی کوردستان لە زەرورەتێکی مێژوویی دروست بوو بۆ ئەو کات زەرورەتێکی مێژوویی زۆر نەتەوایەتی بەڵام تا ئەمڕۆ زەرورەتەکە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەرەکەوێت واتە ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دەرەکەوێت کە بوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساحەی سیاسیدا چەند گرنگە لە برەودان بە پەیوەندی دیبلۆماسیەکان هەم لەناو خۆ لەگەڵ سەرجەم حیزب و لایەنە سیاسەکان و هەم بۆ وڵاتانی دەرەوەژ یەکێتی پێگەیەکی زۆر زۆر دیاری هەیە لە جیهاندا سەرۆک مام جەلال کە بێگومان یەکێک بوو لەو یەکەم سەرکردەی کوردانی کە بوو بە جێگیری سەرۆکی ئینتەرناسیۆنال کە ئەمە یەکێک بوو لە هەرە ئەو پۆستە باڵایانی کە بێگومان سەرۆک مام جەلالی پێ دەناسرایەوە یاخود دەناسرا و لە هەمان کاتدا یەکەم کورد کە لە پێشمەرگایەتیەوە تا سەرۆک کۆماری نەوەستایەوە ئەمە یەکێک بوو لەو بابەتانی کە ڕەنگە ساڵانێک ئەگەر بۆ کورد باسی ئەوە بکرایە
ڕۆژە لە ڕۆژان لەسەر یاخود لە دەستی ڕژەی بەعز ڕزگارمانە بێ ڕەنگە لای زۆر کەس خەونێکی شاعیرانە بوو زۆر ڕاست بەڵام لای سەرۆک مامجەلال نەخەونی شاعیرانە بوو نا خەیاڵ پڵاوی بوو بەڵکو دیبلۆماسیانەی خۆی وە سیاسەتی حەکیمانی خۆی توانی بەڕاستی یەکێتی وا لێ بکات کە ڕۆڵی هەبێت لە بەگژاچوونەوەی دیکتاتۆریەت و لە هەمان کاتیژا خۆی لەسەر کورسی دەسەڵات و سەرۆک کۆماری بمێنێت و جاچین و لای خاتو فریاڵ خاتو فریاڵ لەسەر گوێت لێمانە خاتو فریاڵ دووبارە سڵاو لێبێت یادی 50 ساڵەی دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە جەنابەت پیرۆز بێت دەمانێت بزانین لەم ڕۆدا پەیامی تۆ چییە؟ پیرۆزبایی گەرم لە ئێوەی بەڕێز و بینەرانی کورساتی خۆشەویستەکەم پیرۆزبایی گەرم لەسەر جەم کوردستانیانەکەم لە ڕۆژە پیرۆزە کە 50 ساڵتی ئەپەڕێت بەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان حزبی شەهیدان، حزبی ڕەنزدەران، حزبی ژنان، حزبی هەژاران، حزبی خانێقوڕەکان، حزبی زیندانیانی سیاسی. بەڕاستی لەم ڕۆژە پیرۆزە کوردستانیان دڵخۆشن و بە تایبەتی کەسوکاری شەهیدان، ئەندامان و کادیران و هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دۆستەکانمان کە دۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانن لە جیهان و لە وڵاتانی عەرەبی و ئەقلیمی و ناوخۆ ئەبینین کە خۆشیەک و سەربەرزیەک و شەرەفمەندیەکی زۆر سەرتاپایی باڵای ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانی گرتووە بۆ بۆنەوە لە تەواوی مەڵبەندەکان شار و شارۆچکەکانی کوردستان لەو شوێنانەی کەوا یەکێتی نیشتیمانی کوردستانی دێیە لە هەموو شارەکان ئاهەنگی تایبەت دەگێڕن بۆ بۆنەوە بە چالاکی جیاواز بەشدارن. منیش ئەمڕۆ لە کەرکووکی قودسی کوردستانم شانبەشانی هەواڵەکانم لێرەوە ئەو کەرکووکەی کە مامجەلال سەرۆک مامجەلال ناوی ناقودسی کوردستان کە پێی وابوو چەندە قودس بەلای عەرەبەوە گرینگە ئەوەندەش قودس بەلای کورد و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە گرینگە. زۆر باشە دەست خۆش بێ خات و فریال ماشەڵات لە کوردیەکانیش زۆر زۆلیات و زۆر جوانە پیرۆزت بێت اینجا باستێکیەوە بۆ بکەوا بزانم ئەمڕۆ بەمجی لە کوردیە جوانانەوە لە کەرکووک چالاکیەکێ هەر سەبارەت بە یادی 50 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ دیارە چالاکی جۆراوجێر هەیە. ئەم ئێستا لەم شوێنەی لێ دانیشتم کە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە خوارەوە لە قاتی خوارەوە لە دەرەوەی باڵێن ساحەکەی مەکتەبی سیاسی خێوەت هەڵدراوە و چەندین چالاکی بە تایبەتی پێشوازیکردن لە میوانان لە بەیانیەوە لە هەشتنیەوە هەموو ڕۆیان کردوتە بارەگاکە و پیرۆزبایی لە یەکتری ئەکەن بەڵێنی وەفاداری و دڵسۆزی بەرامبەر بەڕێبازی سەرۆک مامجەلال دووپات ئەکەنەوە و چالاکی تریش هەیە بە تایبەتیکردنەوەی مونۆمنتی شەهیدانە لێرە چەندین چالاکی تر بەردەوامە دیارە درێژەی هەیە سبەی نێ و دوو سبەیش بە هەمان شێوە ئەم هەفتەیە هەفتە چالاکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ بۆنێەوە. دیارە من باس لێ کەرکووک بکەم یەکێتی و کەرکووک دوانیەکی لێکدانەبراون بەڕاستی ئەوەنەی کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی خەباتی هە لە سەرەتای دامەزراندنیەوە گرنگی بە کەرکووک داوەوە کردوێتە ئەولەویاتی کاری خۆی استراتیجێتی کاری خۆی لە پلانەکانی بۆ ڕزگاریکردن لە کاتی ڕژێمی بەعسی لە ناوچوو هەروەها لە دوای ڕاپەڕینیش لە دوای کۆمەڵی ئەحداسیاتی تر یەکێتی نیشتیمانی کوردستان قەت ئەم شارەی بەجێ نەهێشتووە لە دانیشتوانەکەی دانەبراوە هەوڵی داوە لە ڕێگای نووسینەوەی دەستور بە تایبەتی لە سەرەتایی دامەزراندنی ئەنجومەنی سەرۆکایەتی حکم ئەنجومەنی حکم کە تیایدا سەرۆک مامجەلال دکتۆر فوئاد و چەندین ئەندامی تری باڵای یەکێتی نیشتیمانی کوردستانی تیا بوو بە زەمانەتکردنی و نووسینی مادەی 140 لە دەستور بۆ زەمانەتکردنی ئەم ناوچە دابڕێراوانە بە تایبەتی شاری کەرکووکی خۆشەویست کە جێگایەکی ناکۆکە و شارێکی کوردستانیە. جاوەڵا خات و فریال ئاماژەت بە پۆینتێکی زۆر باش کرد یعنی خەڵک ئەمڕۆ وەزانێ خەباتی حیزبایەتی تەنها ئەوەیە ببی بە ئەندام تایدا و سەردانی بۆن مەمەڵبند و کۆمیتەکان بکەیت و بەڵام خەباتی شاخ و ئەمڕۆ خەباتی شار ئەو خزمەتی کە ئێستا یەکێتی لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان دەیکا
ئەمە بۆ خۆی جۆرێکی تر نییە لەو خەباتی کە یەکێتی ئەمڕۆ دەوێتەنا خەباتی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدی بهێنێت ئەنی ئەوانی کە ئێستا هەیە ئەو کارانی کە ئێستا هەیە بۆ کەرکووکە کرێت تۆ پێت وایە خەڵک چۆن و تێڕوانن و دیدی بۆچینان چی ینی مێ باسی هەندێک نمونە بکەم خات و فریاڵ ئەگەر گوێت لێمان بێ هەر پارێزگارێکی بۆن مە باسی کەرکووک بکەین کە خۆی زۆر جوان باسی کەرکووکی کرد وتی یەکێتی و کەرکووک دوانەیەکی لێکدانە بڕاوت چونکە سەرۆک مامجەلال هەمیشە لە قسەکەی خۆی وتی بەلای مامجەلالەوە هەمیشە و قسەی ڕێکێکە لە قسە هەرە دیارەکانی توێتی بەلای برا عەرەبەکانمانەوە چەندە قودس زەرورە گرنگە پێویستە ئەوەندە کەرکووکیش بەلای ئێمەوە پێویست و زەروریتە یعنی ئەم بێگومان ئەم خەباتە چەند ڕنگدانەوەیە بوو واتە و کاتی کە لە شاخ بوو تا هاتە شار و خەباتی بەدەنی و سەرۆک کۆماری و بەردەوامیدان بەم ڕێبازی مامجەلالیش کە ئێستا سەرۆک باڤڵ بێگومان لەسەر درێژە بەدەری هەمان ڕێبازە ئەم خەباتانە چەندە ڕەنگیان داوەتەوە لە کەرکووک ئەمانامەیە کۆمەڵک پرسیار بن بەسەرێکەوە ئارەسەی خات و فریاڵەکەین بۆ ئەوەی کە وەڵاممان باتەوە لەوەی کە یەکێتی بۆ کورد و براکانی تریشپان ینی بیمان نەچێت خۆشویستان لە کەرکووک لە ناوچە دابڕێنراوەکان لاینگر و بە بڵێن ئەندامی نەتەوەکانی تریشی هەیە یەکێتی وە نەزانین تەنها کورد وەکو عەرەب براتروکمانەکانمان ئاشوریەکان کردانیەکان مەسیحیەکان ئەمانە بێ جیاوازی هەستەکەن یەکێتی و حزبەیە کە خزمەتیان پێگەێنێت یەکێتی و حزبەیە کە توانێتی خەباتێکی ئاوەدانیان بۆ درێژە پێ بەڵێ ئاری بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبەکە توانێت بێ جیاوازی بۆ سەرجەم چین و توێژەکان بتوانێت خەبات بکات خزمەت بکات هەر لەم نێوەندەیە ئاری گەنجانیش بێ بەژنین لەوەی کە بتوانن جێگایان بوو بێتەوە لەناو حیزبێکێتی نیشتیمانی کوردستان هەر سەرۆکەکەشمانەوە هەر سەرۆکەکەشمان سەرۆکێکی گەنجە بەڕاستی بۆیە زەمینەیەکی زۆر لەبار ڕەخساوە بۆ گەنجان بۆی کە بێنە پێشەوە لەنێو ئەم حیزبەیە بتوانن ئەسپی خۆیان لەنێو ئەم حیزبەیە تاو بن و بتوانن بە باشترین شێواز خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن بەبێ جیاوازی بێگومان دیارە بێگومان ئێمە لە کەرکووکی خۆچی کوردستانەوە خات و فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان جا کۆمەڵە پرسیارمان کرێسا وامان لێ تێگاوە خات و فریال دێمەوە لای تۆ زەروێتی یەکێتی بۆ کەرکووک بۆ براکانمان لە تەوەکانی تر یعنی پرسیارەکەم لەوە بوو کە ئایا خزمەتکردن تەنها بەوا بێ ئەندامی حزبەکە بیان ئێستا یەکێتی تەنها خزمەتی ئاوەدانی بەلاوە گرنگە بەڵێ دیارە پرسیارەکانی جەنابتانەوە ئەو پێشەکەی کە پێشکەشتا کرد پێم خۆشە بەشێکم بە چەندەوەرێک بە تایبەتی لە بەرنامە و پەیڕە و استراتیجێکی تێتنیش دیارە مقدمەتەن هەموو حزبێکی سیاسی لە ژیانی و مێژووی سیاسی خۆی ئەکەوێتە بواری مفاوەزات دانوستان بۆ داواکردنی داواکاریەکانی کە هەیەی داواکاری ڕەواکانی و لە ساڵی 1982 یەکێتی نیشتیمانی کوردستان دانوستانێکی کە لەگەڵ حکوومەتی عێراقی یعنی حکوومەتی عێراقی ئامادە بوو هەموو مافێک بدا بەڵام لەبەر ئەوەی ئامادە نەبوو لە کەرکووک مافی کەرکووک بداوە کەرکووک بخاتە سەر کوردستان لە زڵی بەرانی مفاوەزاتەکان یعنی مامجەلال بەوە ڕازی نەبوو بەڕاستی لە دوای ڕاپەڕینیش کە ڕاپەڕینیش ڕووی داوە کەرکووک ئازاد کرا لە 1990 ئەمە دەستکەوتێکی گرنگ بوو بۆ یەکەمین جار شاری کەرکووکی خۆشەویست ئازاد کرا لە دەستی داخڵ سەنەران لە دەستی دیکتاتۆریەت و لە دوای 2003 شەوە کە قۆناغی ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن بوو ئەمەش بۆ خۆی ڕووداوێکی کرد بوو کە دووبارە کەرکووک ئازاد کرایەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان دامودەستگاکانی ئێرە و بە تایبەتی دامودەستگای ئیداری و حزبی شانبەشانی هەندێک ئەحزابی سیاسی تر کە لە شارەکەیە هەبوون کوردستانیەکان هەوڵیاندا کارێک بکەن کە کەرکووک بپارێزن و مافەکانی لە دوای دانێنی دەستوری عێراق بپارێزرێن سەلمێنرا بەڕاستی ئەمە مێژوویە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچیەک ڕووی دابێ
قەت پشتی لەم شارە نەکردووە و هەر کاتێک لە هەڵبژاردنەکان کە کراوە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجومەنە خۆجیەکان کە دواترین هەڵبژاردنەکە پارلەمانی 12 ئەنجامدرا بەڵێنی دایکێتی نیشتیمانی کوردستان کە سیستەمی حکومڕانی ئێرە ڕاسترە بکاتەوە لەبەری پێشتر پارێزگارێکی زۆر باڵێن شۆڤینی هەبوو و مافی نەتەوەکانی کرد تەنها نەتەوەی عەرەب ڕەنگە لە هەندێک شەر جێبەجێ کردبێت بە پێچانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هات خزمەتی هەموو نەتەوەکانی کرد و بەڵێنەکانی لە ڕێگای جەنابی پارێزگار کاک ڕێبوار لێرەوە پیرۆزباین بۆی هێبم بۆنە پیرۆزیەوە دەستخۆشی لێ ئەەکەم بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کە لە هەڵبژاردن دامان وعدەکان هەموو جێبەجێ بوو ببینن ئاوەدانی لە شارەکە و ببینن خۆشەویستی خەڵک بەبێ جیاوازی لە هەموو پێک هاتە و ئاین و مەزهبەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو خۆی بایەخێکی زۆر تایبەتی داوە بە پێکهاتەکان بۆیتەوە یەکێتی باوەڕی بە پێکەوە ژیان و سیاسەتی چەپکەگوڵەکەی سەرۆک مام جەلال هەیە لێرە و ئەوەنە احتیمامی داوە کە بۆردێکی تایبەتی دامەزرانەوە کە پێڕێن بۆردی پێکهاتەکان کە تیایدا لە ڕێگای دیالۆگەوە لە ڕێگای چالاکی جۆرا و جۆر ڕێزگرتن لە داخوازیەکانیان لەگەڵیانە لەم شارە پێکەوە کارەکەن و پێکەوە ئەژین بۆیە دەستکەوتەکانی یەکێتی بۆ شارەکە و خزمەتکردنی بۆ شارەکە ئەمەندە زۆر و گەورەیە بەڕاستی بە پەنجەی دەست ناژمێردرێت بۆیە یەکێتی هەمیشە لێرە هەر بەڵێنێکی دابێ و لە هەر شوێنێکی تری شارەکانی تریش جێبەجێ کردووە بە تایبەتی ئێمە لە کەرکووک ئەوەی بۆمان زۆر زۆر مهمە مەسەلەی نەتەوایەتیەکەیە یەکێتی هەمیشە مەسەلەی نەتەوایەتی و بوونی کورد لە شارەکان لە ئەولوێتی کارەکانێتی جگە لە مافی ئەوانەی دیکەشان مەسەلەی نەتەوایەتی و کوردبوون بەدەر لە حیزبایەتی مەسەلەیەکی گرنگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. هاتو فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە پیرۆزە میادە زۆر زۆر سپاس بۆ کاتی کا بە ئێمە بەخشی من دڵنیام گەنجانێکی زۆر هاوڵاتیانێکی زۆر ئەمڕۆ هاتوونەتە مەڵبەندی کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان و لەوێ چالاکی جۆرا جۆر ئەنجامەدرێت و بینیشمان لە پشتێەوە جدی کوردی و هاوشێوەی جەژنێک ئەمڕۆ کۆبوونەتەوە و وەکو خاتو فریالیش باسی کرد هەر ئەمڕۆ جەژنە بۆ یەکێتیەکان چالاکی جۆرا جۆر بێگومان بەتایبەتی بۆ کەرکووکی قودسی کوردستان هەمیشە کەرکووک قەڵایەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگدارانی یەکێتی میشە لە کاتی هەڵبژاردنەکاندا و ڕاستی ئەزان ئەچنە سەر سنووخەکانی دەنگدان و ئەو سەلمێننەوە ئێمە لەگەڵتان بەردەوامە بین خۆشەویستان. چەک قەڵەم دوانەی خەباتی هەوژینم لە چاویاندا ڕێی ئازادیم ئەبینم لە ئاشتیا کۆتری سپی و شنەبای لە شەڕیشدا پڵنجین و ڕەشەبای بەرز و پیرۆز بێ یادی 50 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەی پاڵەوانی کۆڵ نەدەر ئەی کۆڵەکەی ڕزگاری گەل ئەی پێشمەرگەی تۆڵە سێنەر یەکێتی بەرز و پیرۆز بێ یادی 50 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێنەکەی تۆ دەرد و ئازاری لەبیر ئەبردەوە دەنجی گەرمی تۆ ئومێدی ئەخستە جەرگەوە خەوی خۆشی تۆ وەرەی ڕووخاوی بەرزە کردەوە کاروانەکەی تۆ تۆڵەی تاوانی ئەسەندەوە. بەرز و پیرۆز بێ یادی 50 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان.
بەڵێ هەر بۆ یوبیلی زێڕینی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە زۆرێک لە شار و شارۆچکە و دەڤەرە جیاجیەکانی هەرێمی کوردستان یادی ئەم ڕۆژە مەزنە ئەکرێتەوە بۆیە با بچینە دەڤەری ڕاپەڕین و لە ڕانیەش ئەمڕۆ بە دڵنیایی و کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر هەیە سەبارەت بە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەچینە لای هاوکارمان خالید سڵاو لەبێ ئەم کاتە و باش بێت هەر لەسەر یادی 50مین ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان بڵێ ئەمڕۆ لە ڕانیە چ چالاکیەک و چ ئامادەکاریە کراوە بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە مەزنە. سڵاوتان لێبێ بەیانیە و بینەرانی کورساتیش باش دەڤەری ڕاپەڕین کادیر و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندە زۆرن و یەکێتی ژمارەیەکی زۆری دەنگی لەم سنوورە هەیە بۆیە هەموو ساڵێک لە مەڵبەندی 24 ڕاپەڕین بە گەرموگڕیەوە یادی دامەزراندنی یەکێتی دەکرێتەوە. ئەم ساڵی شاوشێوەی ساڵی ڕابردوو دەیان و سەدان و هەزاران ئەندام و لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر هاوکارم محەممەد پیشانتان بدا پەیتا دێنە مەڵبەندی 24 ڕاپەڕین بە مەبەستی پیرۆزباییکردنی یادی 50 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. لێرە بەرپرسانی مەڵبەند کادیر و ئەندام و لایەنگران ئامادەکاری باشیان کردووە و هەروەها ژمارەیەک پێشمەرگەی ساڵی 1976 خەڵات دەکرێن لە ئەمڕۆ ئەو دیمەنانی کە دەیبینن هاتنی کادیر و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ پیرۆزباییکردنی یادی 50 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. جا من دەمەوێت لەگەڵ بەشێک لە کادیر و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە بکەم. کاک عومەر زێڕنگر جێگری بەرپرسی مەڵبەندی 24 کاک عومەر لەم ڕۆژەدا چ پەیامێکتان هەیە ئێوە بە بۆنەی یادی 50 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ ئەو یادە پشکۆیە لە کۆمەڵانی خەڵکی کوردستان پیرۆز بێ یادێکە ئەگەر بیر لەو ڕۆژی سەرهەڵدانی دوای هەز دەکەی ڕۆژێکە پێویستە هەر چوار پارچەی کوردستان ئەو ڕۆژە بەشکۆوە بە حورمەتەوە ڕێزی لێ بژیرێ. ومێد دەکەم لە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە هەوێنی یەک ڕێزی و تەبایی سەرجەم هێز و لایەنە سیاسەکان بتوانن ئەو ڕۆژە بکەنە دەستکەوتێک بۆ ئەوەی هەمومان دەست لە ناو دەست بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی کۆی کێشە سیاسەکان و دەستکەوت و دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەکرێت. بۆیە لەو ڕۆژە پرشکۆیەدا سەری ڕێزا دەنوێنم لە ئاستی گوڵکۆی پڕمێری شەهیدانی ڕێگا ڕزگاری خەڵکی کوردستان. کاک عوسمان جەنابەت لەم ڕۆژەدا چ پەیامێکت هەیە بە بۆنەی یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی لە یادی دامەزراندنی 50 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامی پیرۆزباییم بۆ سەرجەم لایەنگر و هەواڵان و دۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان هەیە و بە هەموو تاکەکانیەوە هیواخوازم خەڵکی کوردستان دەست بە یەکێتیەوە بگرن چونکە تاکە هیوای گەلی کورد تەنیا یەکێتی نیشتیمانی کوردستانە کە دەتوانێت ئەو هیواواتەی کە خەڵکی کوردستان هەیەی بە پەیوەندەکانی لەگەڵ ناوخۆ و لەگەڵ هەرێم و لەگەڵ دەرەوە بیانەتە دی. یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکە خاوەنی هەزاران شەهیدە، حیزبێکە خاوەنی هەزاران سەرکردەی شەهیدە، حیزبێکە خاوەنی هەزاران کەمەندام و تێکۆشەری گێرینە. دەستگرتن بە یەکێتی نیشتیمانی کوردستان وەفایەکە بۆ شەهیدەکانمان. هیوای سەرکەوتن بۆ یەکێتی و بۆ سەرجەم هەواڵان یەکیت دەخوازم. سپاس دەکەم. دەمەوێت لەگەڵ بەشێکی دیکە لە کادیر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک ساڵح سڵاوت لێبێت. بە بۆنەی یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابەت لە ساڵیادی یۆبێلی زێڕینی یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەری ڕێزم لە ئاست گڵگۆی پیرۆزی جنابی مام و سەرجەم شەیدانی گەل لە کەماندا دەێنین سەرجەم شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دادنێنین. سڵاو بۆ تێکۆشەران، سڵاو بۆ یەکێتەکان، سڵاو بۆ هەواڵان. ئەمڕۆ ئەمە بە حماسەتێکی یەکجار زۆر خۆش و حماسەتێکی خۆشەوە یادی ئەمڕۆ پیرۆزە دەکەینە کە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کاتەدا کە میلەتەکەمان پێویستی پێ بوو هاتە کۆڕی خەڵات و تێکۆشانەوە بە قۆناغێکی زۆر جیاواز لە قۆناغی ڕابردوو کە میلەتەکەمان پێویستی بوو کە میلەتەکەمان لە لۆپەڕی ناوئومێدی و بێهیواییدا دەژیان. ئەلەم کاتەدا یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی جنابی مام جەلال و دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتە کۆڕی خەڵات تێکۆشانەوە. جارێکی تری درود بۆ ڕوحی پاکی مام و سەرجەم شەیدانی تێکۆشەرێکی لەکەمان. کاک سەباح جەنابەت خاوەنی پۆلێک شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و خاکی کوردستانی لەم ڕۆژەدا چ پەیامێکت هەیە؟ سەرەتا
یادی دامەزادیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز و بەڕێزە دەنوێنم سڵاو و ڕێزمێ بۆ سەرجەم شەهیدان سڵاو و ڕێز دەنێن بۆ گۆڕی هەواڵ مام جەلال ڕەوانشاد مام جەلال هیوادارم ئەو یەکێتیەیە کە ساڵی کە دروست بوو کۆمەڵێک سەرکردەی شەهید بوو ئەو یەکێتیە بۆ هەمووان بووی هەمووانش بۆ یەکێتی بین ئێمە وەکو بنەماڵی شەهیدان هەمیشە پاپشت و هەموو شتێکی یەکێتین ئێستاش ئامادەین لە پێناویەکێتیدا خۆمان بەخەتکەین. قوربان جەنابەت چ پەیامێکت هەیە لەم ڕۆژ لە یادی 50 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایەکی گەرم لە جەناوی سەرۆک باوەڕ و تەواوی لایەنگران و ئەندام و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم. هەڵبەتە ئەو یادە پیرۆزە یادێکی پڕشکۆیە خاوەنی زۆرترین شەهیدە لە خاکی کوردستان لە تەواوی هەر چوار پارتی کوردستان پیرۆزی دەکەم و دووبارە زۆر سوپاس. لا نهاری ئەمەی کە دەبینن جۆشی خۆشی کادر و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پەیتا دێنە مەڵبەندی 24 ڕاپەڕین بە مەبەستی پیرۆزبایی کردنی یادی 50 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. دەست خۆش خالید، سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ هەواڵانش کە قسەیان بۆ مایکی کورسات کرد. ئێمە ئەم بەرنامە تایبەتی کە تایبەتە بە نیو سەدە خەباتی تێکۆشان و ئاوەدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆڵنەدان لەگەڵتان بەردەوامین. هونەرمەندی خۆشەویست کاکە پەروەرجاف و هاوڕێیانی میوزیسیان کۆمەڵە بەرهەممان ماوە بە ترکاتی بەدڵنیە پرۆگرامەکە تایبەترە بێ بە ئەو بەرهەمە هونەریانە ئەم بەڕێزانە. کاک پەروەر ئامادەیە گەر بەرهەمێکی ترمان پێشکەشکەی چاوانە گەشت بێ فەرموون. هەر مرۆڤێ ئەچێتە شوێنێ بۆ سەرگۆڕی سەربازی من تاجا گوڵینە یەک دێنێ ئەگەر سبای وەک دەبێتە وڵاتی من لێم بپرسێ کوانێ گۆڕی سەربازی ون ئەڵێم گەوراو لە کەناری ئەرجۆگەیا و لەسەر سەکۆی هەر مزگەوتێ لە ژێردار کە ژێرماڵێ لە مڵاوتاو مەپرساو کەمێک سەردا خەوتا زەگوڵینەکە دانێ
ماندوونە بن دەنگە خۆش لە کاکە پەروەردگار سپاس بۆ ئێوە دەست خۆش جا لەنە ئەمڕۆ یەکی شەش هەموو ساڵێک لەم یادە مەزنەیە لایەنگران و ئەوانەی کە وەکو وەفایەک بۆ ئەو ڕێبازی سەرۆک مام جەلال ئەمڕۆ لە بەیانێکی زووەوە هاوڵاتیان پەیتا بۆ توپاتکردنەوەی ئەم پەیامە ڕوەکەنە سەر مەزاری مام لەوێ پەیامی وەفا دووپات دەکەنەوە و ئەو ڕێبازەی کە ئەمڕۆژ لە سایی سەرۆک باڤڵ و ئەو کاروانی خەباتە هەم درێژەی هەیە ڕێبازێک کە سەرۆک مام جەلال دایناوە دڵنیا بە کۆڕ لە کوردواری خۆمان لە گەورە ئاوێک بڕێژێ چوک پێیت لەبەرەوە ئەو ڕێبازە هەمیشە بەردەوامی هەیە و ئێستاش بێگومان ئەفسەران و کارمەندانی بەرگری شارستانی و هەموو چین و توێژە جیاوازەکان هەموو چین و توێژە جیاوازەکان ئێستا سەردانی مەزاری سەرۆک مام جەلالەکان پەیامنەرمان هێمن کەمال لەوەیە دیارە بێگومان لە یادی 50 ساڵەی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ وەکووتمان هاوڵاتیان ڕوەکەن ئەوێ بزانین ئەوانی کە زیاتر ڕوەکەنەوەی پەیامیان چییە بە پەیامنەرمان هێمن کۆمەڵک پەیامی جیاوازمان بۆ بگوازێتەوە هێمن گیان سڵاو لەبێت بەیانیت باش بێت ئەوانی کە دێنە سەر مەزاری سەرۆک مام جەلال چ پەیامێک دووپاتەکەنەوە بەڵێ ئاری لانا بەیانی ئێوەش باش یان وەک دەزانین ئەمڕۆ یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە 50 ساڵ بەسەر دامەزراندنی ئەم حیزبەدا تێپەڕ دەبێت دیارە بۆ مەبەستە ئەمڕۆ چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت و کاتژگە لەو چالاکیانە بەشێک لە کادران و یاخوڵی زۆرێک لە کادران و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڵاتیان دێنە مەزاری سەرۆک مام جەلال لێرە پەیام و خۆشەویستی خۆیان بۆ سەرۆک مام جەلال و هاوکات حیزبەکەیان یەکێتی نیشتیمانی کوردستان دووپات دەکەنەوە ئەوەی لە وێنەکاندا دیارە بەردەوام و پەیتاوەتە لەسەر لە بەیانی ئەمڕۆ هاوکات ڕۆژانی ڕابردوش بە هەمان شێوە هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان و کەسایەتیە جۆرا و جۆرەکان داهاتنە مەزاری سەرۆک مام جەلال و تا ئێساش وەک لە وێنەکاندا دیارە لێرە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان هاتوونەتە مەزاری سەرۆک مام جەلال لێرە پەیامی وەفا و خۆشەویستی خۆیان هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بۆ سەرۆک مام جەلال دووپات دەکەنەوە حیزبەی کە لە پێناو بەدیێنانی مافەڕەوەکانی گەلی کوردوە تا ئێساش بەردەوامە لە خەبات و قوربانیدان و چالاکیەکان و دیارە لە ئێساژ ئەوە دەزانین سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی لە هەوڵ و خەبات و تێکۆشانەکانی بەردەوامە بۆ بەدیێنانی مافەڕەوەکانی گەلی کوردەگەم چمە لای چەند کەسێک کاک شاوە سڵاو لێبێت ئەمڕۆ یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و 50 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئەم یادەدا پێمان بڵێ جێگری پارێزگای خود وەک کادر و هەواڵێکیشی نیشتیمانی کوردستان چی پێ بۆ ئەم یادە لێرەوە لە مەزاری جەنابی مام جەلالەوە بەڵێن بە ڕۆحی پاکی جەنابی مام جەلالە دەین بەڵێن بە خوێنی شەهیدانە دەین کە لە ئاست ئەو متمانەیە بین کە پێمان دراوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە تاریکیەوە ڕووناکی داگرسان و ئامانج بوو کە حکوومەتێک دروست بێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەمیشە ئەمە بێ ئەمە وتراوە لێرەوە من پیرۆزبایی لە تەواوی یەکێتیەکانەکەم لە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم و دڵنیایانەکەینەوە ئەو پەیامەی کە بۆی هاتوین ئەو ڕاستپاردەیی کە پێمان سپێراوە ئەو چاوەڕوانی کە لێمانەیە لە ئاست هەموو یابین و بتوانین خزمەت بکەین و بتوانین ئەو خزمەتەی کە خەڵک چاوەڕێی لە یەکێتیە لەبەرەوەی خەڵک لە خۆیەوە نییە کە چاوی لە یەکێتیە چاوی لە یەکێتیەکانە کە خزمەتی بکەن چونکە خەڵک لەو گۆشە نیگایەوە سێرەکە کە یەکێتی بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست بووە و ئێمە هەر لە سەردەمی جەنابی مام جەلالەوە بۆ ئێستش حیزبەکەمان ئەوەی پێوتوین کە ئێمە کادرانی یەکێتی لەناو حکوومەت پێویستە خزمەت و خزمەتکاری خەڵک بین و بتوانین ئەو داواکاریانەی کە خەڵک هەیەتی جێبەجێیان بکەین لێرەوە ئەوەی کردومانە ئەرکی سەرشانمان بۆەوەی نەمانتوانیوە بیکەین داوای لێبوردنەکەین هەوڵەدەین لە داهاتوو تەواوی بکەین بەڵێگەم چمەلای چەند کەسێکی دیکە سەبارەت بە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی پەیامی خۆیان بنێرن قوربان گیان سڵاوتان لێبێت ئەگە کەسێکتان چەند قسێکم بۆ بکەی چیت هەیە قوربان گیان زۆر باشە ئەوەی کە هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی مێژوو
خەباتی کردووە لە پێناو مافەڕەوەکانی گەلی کووردا گەمچمەلای چەند کەسێک لێرە قوربانجان سڵاو لێ بێت ئەگە ئازێر نەبێ بیتە پێشەوە بۆ ئاڕاستەی کامێرەکە پێم بڵێ بۆ یادی یەکێتی نیشتیمانی کوردستان چی پەیامێکت هەیە؟ وڵای کاکە ئەو پەیامم هەیە بەڕاستی هەڤاڵ مامجلال خوا لێی خۆش بێ تاکە سەرکردە بوو کە لە مێژوو کووردا قەت دروست نابێتەوە وە قەتیش دووبارە نابێتەوە بەڵام بۆ خۆشی شتێکی هەبوو دەفەرمێ کورسی و دەسەڵات تا سەر نامێنێ هەر ناوی چاکە تا سەر دەمێنێ کورسی و دەسەڵات بۆ کەس نامێنێ هەر ناوی چاکە تا سەر دەمێنێ بەڕاستی ئەو پیاوازاتێک بوو کە بە فریای هەموو کەس دەکەوت و گەلی کورد دەکەوت لە عەرەب دەپرسی لە تورک دەپرسی لە فارس حەچی دەپرسی خۆشیان دەویست پیاوێک بوو سەرکوردە بوو خەمخۆری میلەتەکەی بوو و هیوادارم ئەو سەرکردانی ئێستا لانی کەم بەڕێوازەکەی هەڤاڵ مامجلالدا بڕۆن مێژوەک بۆ خوان تۆمارکرد چکە ئەوش ئەوفاتی کرد و ڕۆشت و ئەوانیش هەردەڕۆن بەڵام ئەساسەوەی کە مێژوەک تۆمارکەی وەکو ئەو پیاوە بۆی نەوەی نەوەکانمان بیژێڕێتەوە کە ئەو پیاوە چ زاتێک بووە زۆر سپاس سەرچاو یارمەوتەی یەکێک لە کادران و هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە یادی دامەزراندنی ئەم حیزبە و یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت هەمیشە لە پێناو مافەڕەوەکانی گەلی کووردا خەبات بکاوە تێبکۆشێت مچمەلای چەند کەسێکی دیکە بۆی قسەمان بۆ بکەم خاتوو گیان سڵاو لێ بێت پێم بڵێ چی تێ بۆ یادی یەکێتی و چۆ بۆ ئەم ڕۆژهاتە سەر سەرەتا پیرۆزبایی لە خۆم و سەرجەم حیزبەکەم ئەەکەم شانازیەکی گەورەی کە ئەمڕۆ توانیمان ئەم یادە مەزنە بکەینەوە وەکو خوشکی شەهیدێک پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان و بە تایبەتی خۆمانەکەم زۆر سپاس بەڵێ ئاری لانە مەوتەی بەشێک لە کادران و هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەردەوام و پەیتا دێنە مەزاری سەرۆک مامجلال و لێرە وەفای خۆیان هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم بۆ سەرۆک مامجلال وفات دەکەن دەست خۆش بێ هێمن سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم ئەو بەڕێزانەشی کە قسەیان بۆ مایکی کورسات کرد لەم ڕۆژە مەزنەیە بگومان ئەزانین هێشتا کات ماوە دڵنیام لەوەی کە لە کاتەکانی تریشا هەڤاڵان و لایەنگران و کە سوکاری سەربەرزی شەیدان بۆ دووپاتکردنەوەی ڕێبازەکەی مام سەردانی مەزاری سەرۆک مامجەلالەکەن دووبارە دەستخۆش ئێمە بەردەوامە بین لەگەڵتان ئەزیزان. بەرز و پیرۆز بێ یادی 50 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە بەو پەریشانازی و سەربەرزیەوە لەو حکوماتە بەشداری دەکەین و هیوادارین ئەو بەشداریەمان هەرچی سەرشارمانی بەدیهێنابێت. کوردستان یان لەمان سەرکەوتن یان بەرز و پیرۆز بێ یادی 50 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان.
بەڵە بەڕێزان لەگەڵتان بەردەوامین لە یادی یۆبێلی زێڕینی 50 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بەرنامە تایبەتی ڕۆژێکی نوێ بە میوانداری هونەرمەندی خۆشەویست کاکە پەروەرجاف بەردەوامی هەیە. کاک پەروەر لەگەڵ کاک فەریدە باسێکی هونەری بەرگریمان کرد، ینی بۆ سەردەمی شاخ تیپی شەیدکارزان باسی کردوتی ڕۆڵێکی زۆر کارامە و کاریگەریان هەبوو، هونەرێکی بەرگری زۆر باشیان پێشەش کرد. هیچ بەرهەمێکیمان ئامادەیە باسێکی هونەرمەند و پێشمەرگەی گەلەکەمان مامۆستا محەممەد جەزا گۆرانیش لەگەڵاوتون مەڕۆ بابە مەڕۆ ئەمەش ئەومان ئامادە کردووە هی و کۆمەڵە شەیدا عەزیزێ بەڕاستی ئەمەش پێمان خۆش بوو لێرە و پێشکەشیانی خۆشحاڵە فەرمووی. مرو بابا مرو بۆ جێمان دێڵی تاکە ژیان بەرینا سەر هەروە بەوێڵی مرو بابا مرو بۆ جێمان دێڵی تاکە ژیان بەرینا سەر هەروە بەوێڵی تاکەی خەمی ئەم میلەتە بگرینە باوان تاکەی لە سۆزی باوچێتی ئەمان کەی بێبش ئەمان کەی الروم زوير مبين وردي لكانه تسر بستي وداز دينم بو كردستانه الروم زوير مبين وردي لكانه تسر بستي وداز دينم بو كردستانه تكو نقشي امي ولاتا نقوري نوايا ضليا من رولك انا ناقرين وهاي الروم زوير ما بين ولدي لكامل تسر بستي وداز بينم بو كردستاني الروم زوير ما بين ولدي لكامل تسر بستي وداز بينم بو كردستاني يا واش باك من بونتا وخاك ولاتايان ندور روشا بسر برزي ديما وانا وتنهاي ديما وانا وتايا نبي قد نالي جداي بأسر جاتنيه بكات بياوي درب دراي أغولا بوينا لم تكليني كردوا
شیوانێکم پێیانەی لە نەی کردووە شیوەنی من شیوەنی ئینسانیە بانگی ئازادی و گڕوو یەکسانیە شیوەنی من شینی کوردی بێ بەشە بێ بەشە ئەو گەلەی حاشا دەکەن ئاوی بێ بەشە هەڕۆی نەڕۆی گشتێکەوە بۆ ئەم شۆڕشە بۆ خەباتی سەخت و دژوار پێش و کۆشە هەڕۆی نەڕۆی گشتێکەوە بۆ ئەم شۆڕشە بۆ خەباتی سەخت و دژوار پێش و کۆشە یا هەموومان لەم ڕێگایە خوێنمان دەڕژێنی یا خوشرای ئازادی کوردا گرسێنی ئایدا گرسێنی داگرسێنی داین خۆش بێ کاکە پەروان دەستپەنجەی برادرانی خۆشماندوو نەبن دەستان ساغ بێ پێما بە یەک بەرهەمی خێرامان ماوانە ئەگەر فریا بکەوین باشە گەر فریاکەین لە کۆتایی بەرنامەکە ئەوەشمان پێشکەش لە کۆتایی بەرنامە خۆش بێ دووبارە سپاس بۆیەوە خۆشویستانێمە وچانێکی زۆر کوردوەرە گرینەوە گەڕێنەوە وڵاتان میوانی ترمان ماوە لەگەڵتان بەردەوامە جا خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین ئەمڕۆ یەکی شەش هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی مناڵات پیرۆزبایی لە هەموو مناڵە چاوگەشەکانەکەین ئەوانەی کە ئێمە بینن ئەوانەی کە تەماشای بەرنامەی تایبەتی مناڵانەکەن لە کورساتەوە کە هەمیشە بەرنامەی پەروەردەئامێز و دروستکردنی بەها جوانەکانی پەروەردەی مناڵ لە شاشەی کورساتەوە هەمیشە پێشەنگی کارەکانی کورساتە و بۆ ئەمڕۆژ کە وەکوتمان بەرنامەکەمان تایبەتە بە یادی یۆبێلی زێڕینی 50 ساڵەی کەتی نیشتیمانی کوردستان بەڵام مناڵانمان لە یاد نەکردووە ئەمڕۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و بە هاوکاری دەستگای میدیای کورسات فستیڤالێک لە هۆڵی تەوار کاتژمێر 4 عەسر سازەکەن لە سێوە ئەتوانن بڕن نەک شوێن چالاکی تریتە تا چنە ژوورۆت بۆ ناوهۆڵەکە کۆمەڵک چالێکی جۆرا و جۆر هێ من نامێ باسی کەم ئەمڕۆ هەم نوێنەرێکی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بۆ هەم لە نێو دەستگای میدیای کورسات خەڵکمان لەگەڵایە کاک ڕەنج عەبدولقادر بەڕێزان پسپۆڕی پەروەردەی لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کاک ڕەنج زۆر بەخێر کاک سامان سەباح سەرپەرشتیاری بەشی مناڵانی کورسات ئەمڕۆ لەگەڵمانە کاک سامان بەخێر سامان تۆش بەخێر بێ بۆ ستۆدیۆ ڕۆژی کاک سامان کوازی تەڵە وڵی وتم با ئیسراحەتی تەڵە خۆی حەزرەکە بۆ فستیڤاڵەکەوانە یانیان عادەتەن ساعت چەند هەڵەسێ لە خەو بانیان ئەو زۆر لە سێ لە خەو هەش هەڵەسێ شەش زووە نوێ شەش زۆر زۆر بەخێر بن کاک ڕەنج جەنابیشت زۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس کاگاری بەگشتی لەسەر ڕۆژەکە پەیامی ئەوە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چ پەیامێکتان هەیە بەڵێ هەڵبەت بەبوونی ڕۆژی جیهانی مناڵانەوە پیرۆزبایشی گەرم ئاراستی سەرجە مناڵانەکەین بە بێ جیاوازی و هیوادارین بە هەموو لایەکمان بە وەکو هاوکاری کار بکەین بۆ بەدەستێنانی سەرجەم مافەکانی مناڵان و هەروەها کارکردن بە شێوەیەکی جدی لەسەر پێداویستە پەروەردەیەکانی مناڵان لەبەرەوەی کە مناڵان ئەتوانین بڵێن داینەمۆی هەموو کۆمەڵگەیەکن کە تو بتوانیت داهاتوویەکی پرشنگدار لە هەر وڵاتێکە لە هەر کۆمەڵگەیەکە دروستکەی بەڕاستی بێکار لەگەڵ مناڵانە بکەی بە شێوەیەکی زۆر زۆر باش و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بتوانیت کار لەسەر پێداویستە پەروەردەیەکانیان بکەین وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانیش هەر لە سەرەتایدا مەزراندنیەوە و تا ئێستاش لە داهاتووشە پلانی کارکردنی زۆر باشی هەیە بۆی کە کار بکات بۆ بەدەستێنانی مافەکانی مناڵان زۆر باشە دەستان خۆش بێ کاکە سامان با باسێک لەو فستیڤاڵی ئەمڕۆ بکەین کە ساز دەکرێت لە هۆڵی تەوار باسێکی چالاکی و فستیڤاڵەکەمان بوو بکەوە بزانین چی تایە بۆی لێرەوە مناڵ تامەزرۆ بێ بۆیت کە ئەمڕۆ بێت بۆ هۆڵی تەوار و ئەو فستیڤاڵە ببینێ باشە ئێمە ئەم ساڵ هەموو ساڵێ فستیڤاڵمان کردووە بۆ ڕۆژی جیهانی مناڵان ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشوو ئێمە بە هاوکاری ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کۆمەڵێک چالاکیمانەیە سعات 4 ئێمە بەخشی ڕاستە خۆمانەیە بەڵام لە سێەوە خەڵک ئەتوانێ بێ لەبەرەوەی
پێشەوەی بچنە ناو فیستیڤالەکە و بچنە ناو هۆڵەکەەوە لە دەریشەوە کۆمەڵی چالاکی ترمان هەیە وەکو کاری دەستی و پێشانگاوی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و ئەمانەیە دواتر لە سەعات 4 دەست پێکەین چالاکیەکانمان جۆرا و جۆرن لەبەرەوەی ژمارەیەکی زۆر لە باخچەکانی سلێمانی بەشداریان کردووە ژمارەیەک لە هۆڵە وەرزشیەکان بەشداریان کردووە لەگەڵمانە هەتا نمایشی وەرزشی و ئەوانەشی تایە جگە لە گۆرانی و چالاکی تر بێجگە لە گۆرانی و چالاکیەکان ژمارەیەک هۆڵی وەرزشیش لەگەڵمانان ئەوانیش کە بە چالاکی وەرزشی بەشدارن ئێمە هەدەفمان لەمە ئەوە بوو کە مناڵان لەم پشووی هاوینەیە خوان بە شتێکەوە سەرقاڵکەن یعنی بەتەنیا ئەوە نەبێکە لە ماڵەوە دانیشن یاری بە ئامێرەکەن بەڵێ تاوان هوەری با بڵێن وەرزشیش یەکێکە لە بنەما سەرەکیەکانی ژیان مناڵانیش پێم باش تاوان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانی ئاگاداری ئەم شانەیە ئێمە پێمان باشە کە مناڵان لە هاوینا خۆیان بە خولەکانەوە بەشدار کرد بۆ ئەوەش ئەو شتانیان پێپشانەیە کە لەلایەن شیرین بێ و ئەوانی شوەکو ئەو هاوڕێیانیان توانن لە خولەکانە بەشدار دەستان خۆش بێگومان بەشی مناڵانی دەستگای میدیایی کورسات بەشێکی زۆر چالاک و ئەکتیڤە هەمیشە ویستێتی باشترینەکان پێشکەش بە مناڵە جوانەکانی کوردستان بکە بەبێ جیاوازی ماندوو نەبن کاک ڕەنجباسێکی ئەومان بۆ بکە ئەمڕۆ کە ڕۆژی گیانی مناڵانە دابینکردنی مافەکانی مناڵ بە شێوازێکی گشتی لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێکدایە هەروەها ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چۆن کاری کردو بۆ بەدیهاتنی مافەکانی مناڵ بەڵێ هەڵبەت ئەگەر بمانەوێت لەسەر مافەکانی مناڵ قسە بکەین ئەتوانین بڵین لە کوردستانە هەندێک لایەنی باشە هەیە کە کارکراوە بۆ بەدەستێنای مافەکانی مناڵ و هەندێک تێبینیش هەیە کە وەکو ڕێکخراو ئێمە کاری بۆکەین بۆی کە با بڵین بە یاسایی پێ یاخو بە زوودرین کاتمە ئەو مافانە بەدەست بهێنرێت بەس ئەوەی کە مای خۆشحاڵیە بۆ نمونە مافی خوێندن کێچێکە لە مافە سەرەتاییەکانی مناڵان لە بەندی 28 باسیەکات ئەتوانین بڵین لە کوردستانە بە شێویشی باش ئەو مافە دابین کراوە و هەروەکو ڕێکخراو یەکێکتر لەو مافانی کە کاری لە سەرکات بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی مناڵان لە مادەی 39 کە بەجددی کاری بۆکات و هەروەها مناڵانی ئیشکەرە ئەمەش بە شێوەی کتر کارکردنی ڕێکخراوە کە هەست بە بەرپرسیارەتیەکە و یەکێک لەو بەهانێک و ڕێکخراو ئیشی لە سەرکات بتوانێت دیاردی مناڵی ئیشکەر بێنێتەوە سفر کە هیچ مناڵێک لە کوردستانە نەبێت کە پێویستی بۆ بێ ئیشکاتەوەش هەڵبەتە بە کار و چالاکی میکانیزمی جۆرا و جۆر هەوڵی یا و ئیشی بۆ بکات و سەرجەم مافەکانی تر کە لە ڕێگەی بەرنامە جیاوازەکانی مناڵان وکو بەرنامی تەندروستی و هەروەها بەرنامی پەروەردە و بەرنامی پاراستنی مناڵ و هەروەها بەشی گرتنەخۆ و فەنڕێزین وکو ڕێکخراو کاری کردو بۆی کە کارگات بۆ بەدەستێنانی مافەکانی ماندوونە بمێکمان جێدەستی کار و چالاکیەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دیارە توانیتانە لە هەر شوێنەکە منداڵێک پێویستی باوکاری بێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئەو مناڵی بێبەش نەکردو لەو هاوکاریانە ماندوونە کردمانە واجبە و ئەبێ باشتریشی بکەین و پێم خۆشە تەرشیز خەمە سەرێک بابەتی تریش یەکێکتر لەو مافانی مناڵان کە هەیەە لە بەندی سیوەک لە مافەکانی مناڵان ئەوەیە کە هەموو مناڵک مافی ئەوەی هەیە کە جێگەیەکی هەبێ شوێنێکی هەبێ بۆ ئەوەی کە کار و چالێکی ڕۆشنبیری هوەرەکانی تیا جێبەجێ بکات خۆشبەختانە مناڵپارێزی کوردستان لە سەرەتای دامەزراندنی و لە ڕێگەی کۆمەڵێک کازیوەی جۆرا و جۆرەوە هەوڵی یاوە کە ئەو مافە سەرەتایی مناڵانیش دەستەبەر بکات خۆشبەختانە لە ماوەی 33 ساڵی تەمەنی ڕێکخراوە توانیوێتی بە بەردەوامی ئەو پرۆژە پەروەردەی و هوەری و خزمە گوزاریانی بە بەردەوامی کاگرانجام قسەکەشم پێ بڕیت ببوورە بەساز لە ئەسنای قسەکە تاویستمە پرسیارە بکەم ئەم جۆرە هۆشیارانە چۆن دەگاتە منداڵ خۆی دەستی دەگات بەوەی کە ئەو مافانەی کە تۆ باسیەکەی بیزانێ بزانێ مافی خۆی چییە؟ بەڵێ هەڵبەت ئێمە وەکو ڕێکخراو باڵێن چەند شێوازێکی ئیشکردنی جۆرا و جۆرمان هەیە یەکێک لەوانە لە ڕێگەی کازیوەکانمانوێت کە بە بەردەوامی دەرگای کازیوەکان کراوەیە و چالاکی پەروەردەی هوەری و وەرزشی جۆرا و جۆرمان هەیە واکەین کە مناڵان بێنە ناو پرۆژەکانمانەوە و پرۆژەکان ئەەکەین بە هۆکارێک بۆ ئەوی کە بە مافەکانی بناسیێنین بەشتێکی تر لە کارەکانمان ئەوەیە کە خۆمان و ڕێکخراو تیمی جۆرا و جۆرمان هەیە کە سەردانی خوێندنگەکانەکەین لە وەرزی خوێندنە ئەمەش بە ئەنجامدانی سیمینارات و وەرکشۆپی جۆرا و جۆر بۆ مامۆستایان و هەروە بۆ خوێندکاران و هەروەها
لە ڕێگەی چەندین چالاکی جۆراوجۆر و بە نمونە یەکێک لەوانە فیستیڤاڵەکەی ئەمڕۆیە کە ئێمە بە دەرفەت ێزانی کەوا بکەین چۆن مناڵان لە ڕێگەی بەشێک لە چالێکیەکانمانەوە بە مافەکانی خۆیان بناسرێن هەر بە نمونە ئەمڕۆ یەکێک لە بەرهەمەکانی کازیوی چوارتا کێشێک لە پرۆژە پەروەردەیەکانی مناڵپارێز شانۆگەریەکیان هەیە تایبەتە بە مافەکانی مناڵان کە وەکو باسم کرد ئەمە ئەم جۆرە فیستیڤاڵانە بە دەرفەت ێزانی بۆی کە هۆشارکردنەوەی خێزانەکان و هۆشارکردنەوەی مناڵانیش بێت لە بەرامبەر مافەکانیانە زۆر باش بچینە لای سامان ئەمڕۆ دایک و باوکیش دەتوانن بێن لەگەڵ مناڵەکانە وانە ینی ماوە مەبەستێکی پەروەردەیی یا تانێ دایک و باوکیش بەشدار بن لەگەڵ مناڵە یان مناڵ بە تەنیا خۆی یا دایک و باوکەکە بێ لێ ڕادستی کا خۆی بڕات چۆنە هەستی شۆشمان بۆ بکە وەکو یەکێک لە بەندەکانی مافی مناڵان هەیە ئەڵێ مناڵ تا تەمەنی 18 ساڵ هەر مناڵە اینجا لەبەرەوە ئێمەش پێما خۆش نییە هیچ مناڵێک بە تەنیا بچێتە هیچ شوێنێک لەبەرەوەی ڕوودا و زۆرە هەموو شتێک پێشاتی هەیە بۆەوە ئێمەش داوامان کردووە مناڵان لەگەڵ دایک و باوکیان نابێن هەم ئاگیان لێبێ هەم مناڵەکە لەوانەیە چێژی زیاتریشی لێ بینێگە لەگەڵ مناڵان کامڕۆ بێن بۆ فیستیڤاڵەکە لە شاشە جوانەکەی کورساتەوە بەناو زیتەڵا بینن تەواریانە بینن پێمان بڵێ ئەوان لەوێ زیتەڵەوە قسە بکە ئەمڕۆ زیتەڵە لەوێ بێت چیەکە چیناکە ئەمڕۆ زیتەڵە و تەوار پێشکەشکاری سەرەکی فیستیڤاڵەکە هەردووکیان لەوێ ئامادەبوونیان هەیە ئەتوانن مناڵان بێن لە نزیکەوە زیتەڵە و تەواری هاوڕێشی ببینن زۆر باشە چالاکیەکانمان نزیکەی ئەچێتە ساعت و نیوێک ئەوان بەردەوام لەسەر شانۆکەن و ئیڤێنتەکەوان پێشکەشیەکەن ئەمڕۆ ئیسمان زیتەڵەش بێنی بەس سامان دەڵێ نووسۆ بەس منیان جلەکەی ئوتونەکە نەنووسۆ زیتەڵە بەیانێن جلەکەی ئوتونەکرا بۆ کاتی هیلاک نەبێت بەس شوێ هیلاک نەبێت سامان بەرکەوتن لەگەڵ منداڵە تۆ بۆ خۆتان کە سەرپەرشتیاری بەشی مناڵانی کورساتە مارکێکی قورسە بێگومان تۆ لە ڕووی میدیایی و بتوانین پرۆژەیەک پەروەردە بڵاو بکەیت و بیگەینی بە مناڵ بەرکەوتن لەگەڵ مناڵە قورسیەکەی چییە؟ گەیاندنی پەیامەکان بۆ مناڵ تاگاری قورسەوە ئەزای چۆنە هەموو ئیشە کورسی خۆی هەیە یانی ئێستا تۆکە لێری لەگەڵم ستاپە هەمووتان گەرمایەکتان هەیە نیە کورسێکی بۆ خۆی دروست کردووە لەگەڵ مناڵان ئەوەنە قورس نیە تا بڵێ ئیش ناکرێت لەگەڵ مناڵان و ئەمانەیە بەڵام مناڵ یەک شتی هەیە گەورە بە یەک جار تێگا بۆ نمونە پێڵی بەم شێوەی بیکەم مناڵ نا بە دوو سێ جاریانە بێ نەفەسە درێژ بێ لەگەڵیان هەموو لە زیاتر بێ هەتا تیان نەگەینی هەتا ئاخیتە سەر هێڵی ئیشکردن و دەسەکەی بەکارکردن نەگینا ئیشکردن لەگەڵ مناڵانە زۆر خۆشە چونکە یەک دنیایەکی پاک و بەری یانێ ئیشکردن خۆشە لەگەڵیانە ئیترەوە ئێمەش چەند ساڵە بۆ خۆمان لەگەڵ مناڵانە خەریکین و تا ئێستا هیچ ئیشکالێکمان توش نەبوو ئیشەڵاقە تووشی ئیشکالیش نابن کاکە ڕەنجبێکمان مناڵپارێزی کوردستان ئەرکی پاراستی مناڵە لە هەر شوێنێک بێت لە کوردستانە بگرە لە عێراقی شابەگشتی ئێوە ئەمڕۆکە ڕۆژی گیانی مناڵانە و جژنی مناڵانە و کوڕەخرای مناڵپارێزی کوردستان چ پامێکتان هەیە دووبارەی کەنەوە و بتانەوێت باشتر کاری لەسەرکەن لەم سەردەمی تەکنۆلۆژیا قورسەیە بڵێ وەڵاهی وەکو مناڵپارێزی کوردستان نەک لەم ڕۆژەیە بەڵکو بە بەردەوامی پەیامەمان هەیە کە ڕێز لە مناڵان بگیرێت و ئەو دنیایی کە مناڵان هەیەی پێویستەکە هەموو لایەک وەکو یەک لە خەمی مناڵانە بێت و بە بەردەوامی کار بکەین بۆ بەدەستێنانی مافەکانیان و هەموو ئەو کار و چالاکی و بڕیار و یاسایانی کە لەناو بابڵین لەناو وڵاتێکا دەرەچێت لە بەرژەوەندی مناڵانە بچکە بەرژەوەندی مناڵ یەکێکترە لە بەندەکانی مافەکانی مناڵ وەکو مناڵپارێز پامی ئێمە ئەوەیە کە هەموو لایەک وەکو یەک تیم وەکو یەک گروپ کار بکەین یەک ئامانجوان هەبێژ ئامانجوان خزمەتکردی مناڵان بێت ئەگەر کاتما بێت پێم خۆشە تیشە سەر ئەو کار و چالاشانی کە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت هەم وەکو پەیامێکیش هەموو دەرخستنی توانەکانی مناڵانیش لەو فیستیڤاڵە دەریخین هەڵبەت بە خۆشحاڵی وانی ئەمڕۆژ بۆ جارێکی تر بە هاوکاری دەستگایی میدیایی کورسات مناڵپارێز بەشدار بین لە کارێکی ئەتوانی بڵین زۆر باشە کار و چالاشەکانی ئەمڕۆی مناڵپارێز بریتێ بە لە کۆمەڵێک چالاشی هوەری لەوانە وەکو کازیوەی چوارتا کە بە بەرهەمێکی شانۆیی و هەروەها گروپی هەڵپەرچەی کازیوە بەشداریەکەن
و سنتەری ڕاهێنانی پەروەردەی بۆ مناڵانی خاوەندایەتی تایبەت پێشانگایەکی شێوەکاری کە سەرجەم بەرهەمەکان بەرهەمی مناڵانی خاوەندایەتی تایبەتە کامەش دەرخەریشی توانا و لێهاتوویەکانی ئەو مناڵانەیە لە کوردستانە و هەروەها خوێندنگەی شەهید جەباری باڵێن تێکەڵ یەکێک لەو پڕۆژە پەروەردەی زۆر باشانی لە سەر ئاستی کوردستان و هەروەها سلێمانی بە تایبەتی کە بۆ ماوەی نزیکی 25 ساڵە بێ مناڵ پارێز کە هاوکاریە کات و بەڕێوێ بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی چەند خوێندکارێکی و خوێندنگەیە چەند ئامێرێکی میوزیکی دەژەنن واروها دوو چالاشی تریشمان هەیە بریتین لە گۆرانی و هەروەها گروپێکی تری هەڵپەرچەی کازیوی عربەت کە ئەتوانین بڵین کازیوی عربەت لە ساڵی 2016 بە خۆشحاڵی و لەسەر ئەشی هەڤاڵی بەڕێز مام جەلال و کاتە دروست کرا بە شێوەیەکی گشتی کار و چالاشەکانی ئەمڕۆمان بەم شێوازە بێت ئامانجی ئێمە دەرخستنی توانایەکانی مناڵانە و هەروەها بتوانین کاریگەریەکمان لەسەر خێزانەکان هەبێت کە چۆن بتوانن نزیکبوونەوەی زیاتر نزیک بنەوە لە مناڵەکان لە ڕێگەی ئەو چالاکی پەروەردەی و هوەریانی کە ئێمە وەکو ڕێکخرا و ئامانجمانە بۆ مناڵان دەستەبەری دەستان خۆش کاک سامان خەڵاتیانی ئەمڕۆ بە مناڵانی کە هەیە ناوێ هیچ گۆڤارێک شتێک خەڵاتێکەیە بۆیان بەڵێ بەڵێ ئێمە خەڵاتی خۆمانێ سواس بۆ سپۆنسەرەکانمان ژمارەیەک سپۆنسەرمانەیە کە ئەمڕۆ خەڵاتمان پێشکەشەکەن یەکێکیان تۆس ئانتۆیسە یەکێکیشیان ڕێکخراوی ناوپارێزی کوردستان خۆیانە کە ئەوانیش خەڵاتمان پێشکەشەکەن ئەمڕۆ گۆڤار و کۆمەڵی خەڵاتی تریشە مناڵەکانی ناڵێن بە سوپرایز هیچ مناڵێک بەبێ خەڵات ناچێتە دەر لە هەموو بەرنامەکانیشە سواس بۆ کەناڵی ئاسمانی کورسات کە توانیوێتی لە ڕێی سپۆنسەرەکانی و خەڵات بۆ مناڵان دابینکاواتە هەر بەرنامەیەکیشمان هەو بێ بێجگە لە فیستیڤالەکان ئێمە خەڵاتی خۆمان هەبوو مناڵان بەبێ خەڵات دەستان خۆش بێ ئێمە سەعات 4 بەس بە خەڵکەڵین سەعات 3 مناڵەکان برن جێشتان بمێنێ هەمیشە دایک و باوک حەز دەکا خۆشین کەشەکان بۆ مناڵەکانیان دابیم کا بۆیە ئەمڕۆ ئێوەی دایک و باوک لەگەڵ مناڵەکانتانە بڕۆن بۆ هۆڵی تەوار و کاتژمێر 3 لەوێ بن بۆ ئەوەی سەرجەم ئەو چالاکیە ناوازانی کە دابین کراوە ئەمڕۆ ئێوە هەمووتان بیبینن مناڵە خۆشەویستەکان لە نزیکەوە توام چند تەوقە لەگەڵ زیتەڵەیە بکەن ئەم لای ماچکەن تەواری هاوڕێشتان تەواری هاوڕێشمان لەوێ بێت توان لە نزیکەوە قسەیان لەگەڵ بکەن چالاکی جۆرا و جۆرانەیە قسەتان لەگەڵەکەن زۆر تایبەتە ئەمڕۆ وازە دایک و باوکتان مێنم بڵێ بمان بن بۆوێ لە هۆڵی تەوارە باشە لە هۆڵی تەوار سعات 3 یاڵێن 3 باشە دووبارە سپاس بۆ کاکسامان و کاک ڕەنج عەبدول پسپۆڕی پەروەردەی لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان زۆر بەخێر زۆر بەخێر دووبارە سپاس دوا بەرهەممان ماوە بچینە لای دوا بەرهەم سپاس بۆ ئێوە شادەوانە ئامادە بوون زۆر شادە تاوە شاد دەست خۆش کاک پەروەردەیان زۆر سپاس بۆ ئامادە بوون دەست خۆشی بۆ هاوڕێیانی میزیسیان ماندوو نەبن بەڵا خۆشەویستانم بەرنامە تایبەت بە یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و 50 ساڵە و نیو سەدە لە خەبات واروها ڕۆژی جیهانی مناڵان پێشەش کرا تا سپێنی هاوکارانمان پێتانەگەنەوە شاد و کامەران بن ڕۆژێکی خۆش بۆ مولایەکتان و ماڵتان هەر ئاوادان بێت فەرموو
خزمان لو